أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها. كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله. وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون. تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين. صدق الله العظيم. خدا قادر و بقدرتی خوی آدمی خلقاند هر بامری خوی انواعی بشر خلق لم خاکا بەئێمەی بەخشی ئەم دینە پاکە بۆچی نازانی خودایە و تاکە لە ڕێگای لادەی ڕەحمت پێ ناکە لوت بەرز مەبە لە ئاستی زەوی هەرچەندە بژی خۆراکی ئەوی ڕاستە و بەجێیە فەرموودەی خوایە
ڕاستە و بەجێ فەرمودەی خوایە هەر کەسێ بژێ ئالەم دونیایە شەربەتی مردن ئەبێ بچێژێ ئەگەر پادشایە و ئەگەر گەدایە. سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. دووبارە خۆمان بە خۆشحاڵەزانین پێتان گەیشتینەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامە ڕەنگینەکەی کەناڵی ئاسمانی پەیام، بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. خۆشەویستان و بەڕێزان بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە دەینەوە خزمەتی ئەوەی خۆشەویست بە ئومێدی ئەوەی خوای گەورە لێمان قبول بکات و ئینشاءالله بە تەواوی نوێژ و تاعات و عیبادەتمانەوە لێمان وەربگرێت و بیکات بە توێشوویەک بۆ ڕۆژی قیامەتمان ئینشاءالله. خۆشەویستان و بەڕێزان، هەروەکو ڕۆژانی ڕابردوو دەچینە خزمەتی مامۆستایانی زۆر بەڕێز مامۆستا دکتۆر ناسیح و کاک ریاضی خۆشەویست کە ئەمڕۆ بە بابەت و تەوەرەیەکی نوێوە دێنە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ ئەوەی گفتوگۆیەکی تێر و تەسەل لەسەر بابەتی ئەمڕۆ بکرێت کە بابەتی ڕۆژە، بابەتی پێنجەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە نێو بڕگەکانی کە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. کاک ریاض سڵاو لێبێت. سڵاو بۆ جەنابەت کاکمان. ماندوو نەبی لەش ساغ بێت. تەوەرەی ئەمڕۆ چییە و باز لە چی ئەکەن ئینشاءالله؟ وڵا کاک مەحموود، سەرەتایەتی ڕەحمەتی ڕەمەزان هەمیشە گوتراوە کە ڕەمەزان وەکۆڵێ سەرەتاکەی ڕەحمەتە و ناوەندەکەی شتێکی تر و کۆتایەکەی. ئێمە وەکۆڵێکە ئێستا لە سەرەتایی مانگی پیرۆزی ڕەمەزانین باز لەو ڕەحمەتەکەین بزانین وەکۆڵێ ئەم ڕەحمەتە چۆن بەدەست دێ، شمولی کێیەکە، وەکۆڵێ ئاسەوار و شوێنەواری لەسەر کۆمەڵگە لەسەر تاکەکان چۆنە و من پێم خۆشە بە مناجاتێکی عارف و شاعیری خوداناسی کورد مامۆستا مەولەوی دەست پێ بکەم کە باز لە ڕەحم و بەزەیی خوای گەورە و وەکوڵێ گوناهباری خۆیەکە کە لەگەڵ ئەم هەموو گوناهباری خۆشیە هێشتا دڵی بە ڕەحمەت و بە بەزەیی و بە میهرەبانی خوا خۆشە. ئەفەرمێ یاجە گونای من کەرم ئاوانتەر، ڕەحمەت جەتاوان من فراوانتەر، هەر تۆنی وەتاق دانا و تەوانا، تۆم هەنی ئەو کێم بۆ هانا، خەریکی کردەی وێم و فەزڵی تۆم، ئێدمت ناوۆم و ئەو ملاونۆم، بۆ بە عەدالەت فەزڵت چەنیم بۆ، وەسێ من خەجڵەت خەزمەتەکەی تۆ، پەردەجە ڕوخسار کردەم لا مەبەر، جەلای هامسەران ڕووسیام مەکرد، یەند بەرۆم خەجڵەت کردەم بەوێدا، سەراپام تفڵێ دەزمارۆ پێدا، چون فکری فەزڵت پەردە نەوازۆ، جوانیم پیری ئاواد مەوازۆ. لەبەرەوەی بە شێوەزاری هەورامی و بە زمانێکی قوڵ و پڕ لە وەکوڵێ فەلسەفەی نووسیوەتی پێم خۆشە ڕافەکە شێر بە کورتە ئەفەرمێ ئەی خوایە کە بەخشندەیت لە گوناهی من زۆرترە، تەنها تۆی خاوەن زانا و دەسەڵات، منیش هەر تۆ شک دەبم، لە تۆ بەولاوە پەنا بەرمە بەرکێ، لە نێوانی کردەوەی خۆم و فەزڵ و چاکەی تۆدا داماوم، ئەمیان دەمتوێنێتەوە لە خەجاڵەتیدا و ئەویان دەملاوێنێتەوە تا نەترسم و وەکۆڵێ دڵم بە ڕەحم و بەزەی تۆ خۆش بێ. ئەی خودایە وەرە بە پێی دادی خۆت لەگەڵ ما بکە، وەرە بە پێی دادی خۆت لەگەڵ ما مەکە، چونکە ئەگەر بە پێی داد لەگەڵ ما بجوڵیتەوە ئەوە دەبێت سزان بدەی لەبەر تاوانباریم، بۆیە بە پێی لوتفی خۆت لەگەڵم بجوڵێرەوە. ئەوەندەم بەسە کە شەرمەزاری حزورت بووم، ئیتر پەردە لە ڕووی کردەوە بەدەکانم لا مەدە و ڕوڕەشی لای دۆستانی خۆمم مەکە، شەرمەزاری کردەوەکانم هێندە ئەمباتەوە بۆ ناو قاوق و قەبێلکی خۆم و بچووکم ئەکاتەوە، منداڵێکی ساوا ئەتوانێت دەست بێنێ بە سەراپای لەشمە، کاتێک کە نیازی لوتفت دەرکەوێ و پەردە نەدا بە ڕووی خۆیان لە ئاستی من، پیریم ئاواتی زمانی جوانی ئەخوازێ و ئەڵێ مادەم خوددا بەخشندەیە، خۆزیە هەرگیز زمانی لاوێتی کۆتایی نەهاتایە. دکتۆر ناسیح فەتاح مامۆستای زانکۆ و بانخوازی ئیسلامی، زۆر بەخێر بی بۆ بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. ئەمڕۆ پێنجامین ئەڵقەی بەرنامەکەی و وەکوڵی یەکەمین ئەڵقەی جەنابتە کە جەناب ئامادەیی دەبێت، وەکوڵێ ڕۆژی شەشەم و حەوتەمی مانگی پیرۆزی ڕەمەزانیش هەرەبێت جەنابێت لە خزمەت وەکوڵێ بەرنامەکە دابی و بتوانین سوودێ بە بینەرانی بەڕێز و هەموو مسلمانانی کوردستان بگەێنین. تاعات و عیبادەتی ئەم ڕۆژە و باقی ڕۆژەکانی تری مانگی پیرۆز وەکوڵێ خوای گەورە لێت قبوڵ کا و تاعاتت وەرگیرا بێ.
صای خوای گەورە لە ئێوە و لە هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست و زێدە ئازیز تاعەت و عیبادەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست قبول بێ لەگەڵ هەموو بینەران دەستخۆشی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە بەم ڕەنگە جوانە و بەم دەنگە خۆشە و بەم دەموچاوە گەشاوە و بەم سۆز و میهرەبانی خۆتانە ئەبنە میوانی ماڵەکان بۆ ئەوەی دڵ و دەرونی هەموو خانەوادەکان بەڕاستی ئاوەدان بێ و پڕ لە ئاوەدانی و خێر و خۆش و خەندە بێ بۆ وێنەی ئەم بەرنامانە زۆر پێویستە بۆ گەلی کوردی مسلمان چونکە وەڵامی ڕۆحەکانی هەموو ئەندامانی خێزان ئەداتەوە و ئەندامانی خێزان بەو پەڕیشادی و دڵخۆشیەوە دەزانن کە ئەگەر سەیری ئەم کەناڵە و ئەم بەرنامەیە بکەن لە ڕۆژەکان کەم ناکە بەڵکو زیادەکە چونکە جێداخە لە هەندێک کەناڵەوە وایان کردووە کە ڕۆژەکان کەم بکەن و لێک بترازێ و کەم و کوڕی تێبکەوێ بۆ جایتە دەستخۆشیم هەیە بۆ خۆتان بۆ سودەی جوانتان بۆ بۆ جوان بینیەکەت و بۆ پەیوە جوانەکانت دکتۆر گیان وەکۆڵێ سەرەتایەتی یام وەکۆڵێ سەرەتای ڕەحمەتی ڕەمەزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانە بێ سەرەتا پێم خۆشە لەو پرسیارە دەست پێ بکەین زانین ڕەحمەت چییە پێناسەیەکی ڕەحمەت بکەین و ڕەحمەتی خوایی بۆ ئێمە چییە و چییە بێتەوە جارێتر بە ناوی خوایی بەخشندە و بە ڕەحم و سۆز و میهرەبان و درود و سەڵات و سەلام ببارێتە خوار و بۆ سەرگیان و ئارامگای پێغەمبەری ئیسلام کە ڕەحمەتە بۆ هەموو جیهان سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ بێگومان ڕەحمەت ئەو دەستەواژە جوان و شیرینەیە کە هەموو کەسێکی باوەڕدار دەستدەملان لەگەڵ واتە جوانەکانیدا چونکە ڕۆژانە ئەو وشەیە لە سەرزاری مسلمان دووبارە ئەبێتەوە لە هەڵسوکەوت و دانیشتن و کار و پیشەکانماندا چونکە ڕەحمەت و سۆز دوو ناوی جوان و قەشەنگی پەروەردگارمانن لە خوێندنی ئەوەڵ ناوی هێنانی خوای گەورەدا ئەو دوو ناوە جوانەی تێدایە کە دەڵێن بسم الله الرحمن الرحیم کە ئەمەش واتای ڕەحمان و ڕەحیم ئەو دواتە جوانن کە هەموو مرۆڤایەتی پێویستیان پێێتی بۆیە وشەی ڕەحمەت چەند واتایەک لێک دراوەتەوانێک کە لە سۆز و لە بەزەییەوە هاتووە بە معنای گەیاندنی خێر و خۆشی بۆ غەیری خۆت کە کەسێکە بینی سۆزت بۆی دەجوڵێ لە حاڵەتێکایە کە پێویست بە پێویستی بە یارمەتیە و تۆ دەتوانی هاوکاری و هاودەمی و هاوخەمێکی بکەی ئەو خەم و خەفەتەی لەسەر شانێتی لای بەری و بەشێک لە ئاه و ویست و توانا و ئیرادە و ئامالی بۆ بگێڕیتەوانێ و بەشێک لە زانایان دەفەرمون ڕەحمەت ئەو نەرمونیانەیە کەوا دەکات تۆ بەرامبەر بەو کەسەی کە دەیبینی چاکە کاربی لەگەڵیدا و ڕەحمەت بوون واتە بڕشتنی ناز و خێر و فەڕ و بەرەکەت بەسەر کەسێکە کە دەڵێ خوددا ڕەحمت پێ بکە یعنی خوا سۆز و میهرەبانی خۆی بڕێژێ بەسەردا بەمەش بۆم تێدەگەین کە ڕەحمەت بەڕاستی لەناو مرۆڤەکاندا پێویستی بە دڵێکی نەرمە بە ڕۆحێکی گەشاوەیە بە عەقڵێکی تێگەیشت و پێگەیشتووە بە ژیانێکی پڕ لە هێمنیە و بە ڕەحمبوونی خوای گەورەش بەرامبەر بە بەندەکانی ڕشتنی ناز و نیعمەت و خێر و فەڕ و بەرەکەت و لێخۆشبوونە بەرامبەر بە بەندەکانی بەڵێ مامۆستاییان هەمیشە گوتراوە لە فەرمودەش هاتووە کە بۆ منە سەرەتای ڕەمەزان ڕەحمەت و میهرەبانیە وەکۆلەدا ئەبارێ بەسەر زەوی و بەسەر کۆمەڵگە و بەسەر مرۆڤایەتیە ئەم ڕەحمەتە چییە؟ ئەم ڕەحمەتە کامەیە ئەم ڕەحمەتە چۆن لەمز بکەینی وەکۆڵێت چۆن هەستی پێ بکەین و لە ژیانی خۆمانە هەستی پێ بکەین کە ئەم ڕەحمەتە داباریوە و ئێمەشی گرتۆتەوە دیارە باسکردن لە ڕەحمەت دنیایەکی زۆر بەرفراوانە قوڵترە لە دەریاکان و بەرفراوانترە لە ئاسمانە شینەکان وها ئەوەندەوە تا جوانەکانیشی زۆرە زیاترە لە دڵۆپەی بارانەکان لە ڕاستیدا ڕەحمەت صفەتی خوای گەورەیە ڕەحمەت هەدەف و ئامانج و مەبەستی ناوازەی ناردنی شەریعەتی ئیسلامە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین و ڕەحمەت و سۆز و میهری یەکێکی ترە لە واتاکانی تەشریع هیچ حکمێک نییە کە خوای گەورە فەرمووی بێتی بیکە لە سۆنگەی ڕەحمەتەوە فەرموویەتی و هیچ قەدەغەکرا و یاساکراوێک نییە کە خوا فەرموو بێتی ئەم کارە مەکە لە سۆنگەی ڕەحمەت و سۆز و میهرەبانیەوەیە بۆیە کەوتم قوڵترە لە دەریاکان و بەرفراوانترە لە ئاسمان
لە ڕاستیدا ئەوەندە دەوروبەری خۆی گرتووەتەوانێ. یەکێکیش لەو دیمەنی ڕەحمەت و سۆز و میهرەبانیە ئەوەیە کە باس لە ڕەمەزان دەکرێت دەوترێت ئەوەله ڕەحمە و ئەوسەطه مەغفرە و ئاخره عتق من النار. سەرەتاکەی ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوایە بۆ ئێمە، ناوەندیەکەیشی لێخۆشبوونی خوایە لە گوناهەکان، بەشی کۆتایەکەیشی بەرزبوونەوەی و بڵندبوونەوەی ڕۆح و گیان و کیان و خاوێنبوونەوەی لە هەڵە و تاوانەکان کە ئەگەینە ئاستێک ئیتر خوا گردنمان نازانەکە لە هەموو هەڵەوپەڵەکان و لە دۆزەخ ئازادمان دەکا بە واتایەکی دیکەیتر مژدەیەک لە مژدەی ناواخنە لەناو ئەم واتایە کە گردنی تۆ لە ئاگر ڕزگار بێ، مژدەیەکی لە خۆ گرتووە کە بەرەو بەهەشتی خوایی دەکەویتە ڕێ، چونکە فەریقٌ فی الجەنەتی و فەریقٌ فی السەعیر، کە تۆ لە ناو جەهەنەمیەکانە لە ناو کەوتووەکانە نەبووی، لە ڕاستیدا لە ناو ئەوانەدای کە مژدەی خێر و خۆشیت بۆ دێت. بەڵێ بێگومان مانگی ڕەمەزان یەکێکە لە ئەو حیکمەتە تەشریعانە تایدا کە ڕەحمەتە و دیمەنی ڕەحمەت تایدا زۆر زۆرە بەڕاستی. هەر یەکەم ڕەحمەتی خوا بۆ ئێمە خودی بە ڕۆژوو بوونەوەکەیە کە ئێمە بە ڕۆژوو ئەبین لە بانگی بەیانی هەتاوکو بانگی ئێوارە، گەڕانەوەیە بۆ دنیای پاکی و سازگاری، وەستاندنە لە ڕاکە و مانتوبوون و شەکەتبوون بە دوای دنیادا، ئیسراحەتکردنێکە لەو شەکەت و ماندووبوونەی کە جەستە تووشی بووە بە ناوی ئەوەی کە خزمەتی جەستە بکرێ، بە ناوی ئەوەی کەنانێکی جوان بنۆشێ، بەرگێکی قەشەنگ بپۆشێ، ماڵێکی خۆش دایپۆشێ، خودی خۆمان هێند ماندوو کردووە، هێن شەکەت کردووە، کاتێک ئەزانی سەرمان لە گۆڕەوە دەرەچێت، کاتێک ئەزانی گەنجەتیمان داناوە پیربوون یەخەی پێگرتوین، کاتێک ئەزانی لەش ساغیمان داناوە نەخۆشیەکان پێی پێبردوین، کاتێک ئەزانین چوونە دەرەوەمان لاداوە و ناو لێفخەف و بەتانی کۆبەندی کردوین. بەڵام ڕەمەزان ڕەحمەتێکە بۆی ماڵێ وریا بە ئەی مرۆڤ، ئەزانی تۆ لە گەشتێکای ئەگەر خێرا بڕۆی تەمەنی خۆت بەرە و بەبادبدان ئەدەی، بە هەدەردان ئەدەی و تۆزێک ڕابوەستە لەگەڵ خودی خۆتدا، تۆزێک بگەڕێرەوە بۆ ژیانی خۆت، بگەڕێرەوە بۆ ناخی خۆت، بگەڕێرەوە بۆ ڕۆحی خۆت کە تۆ بەشێک ئەوەستیت و هەناسەیە گەدەیت و هەست ئەکەی کەمەکێک برسی بوون لە ڕێتایە و تینوبوون لە ڕێتایە، لەبەر خاتی خواژ نە ئەخۆیت و نە ئەخۆیتەوە هەتا کاتی خۆی. لێرەدا پێویستە بۆکەی کە بیر بکەیتەوە، پێویستە بەوەی کە هێمن بیتەوە لەسەر خۆبی، بیرکەرەوانێک کە ئەم دنیاە هاتوویتە ناوی بە میوانی، باڵانسی حسابت گەیشتۆتە کوێ، تەمەنت لەکوایە، ئەزیزەکەی من بزانە چەندە ئامادە کردو بۆ قیامەت، چایە بخشێنەرەوە بە هاوڕێکانە. تۆ ژیانە هەمووی گۆڕاوێکی لە ڕەحمەتی خواوەیە، لە ڕەمەزانە هەموو شتێکە گۆڕێ، هەموو شتێکە گۆڕێ، گۆڕانکاری بەسەر کەو نادێ. ئەو تا لە حەدیثە فەرمێ دەرگاکانی بەهەشت هەمووی واڵا ئەکرێ، دەرگاکانی دۆزەخ هەمووی دائەخرێ. گۆڕان بەسەر شەیتان نادێ، دەستی دەبەسرێ. گۆڕان دێ بەسەر دەرگاکانی ئاسمانە، هەموو دەرگاکان ئەتاقێنرەوە، مەلائیکەتەکانی خوا هێدی و پەیتا پەیتا دێنە خوارەوە. هەموو گۆڕانکاری بەسەر مرۆڤەکانیش دادێ کە ناخواتەوە، ناخەوێ، ڕانابێری لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە. ئالێرەیە گەورەترین فرسەتە بۆ دەرکردنی ڕۆح بۆ واتاکانی ڕاستەقینەی ژیان. بەڵێ دکتۆر گیان، حکمت چیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکوڵێ ڕەحمەتی ڕەمەزانی لە سەرەتاوە باس کردووە، یان خوای گەورە ئەم ڕەحمەتی خستۆتە سەرەتای ڕەمەزان، لە کاتێکە هەمیشە ئەزانین گەڕانەوەی بەندە سەرکەشەکان، تۆبەکردن لەو هەموو گوناه و تاوانە، تۆ بۆ ئیستیغفار کە ئەمە ئەکرا اینجا وەکوڵێ ڕەحمەت و میهرەبانی خواشدا ئەبارێ، وەکو ئاەتەکانی سوورەتی نوح کە دوای ئیستیغفار کە مناڵ و باران و ڕەحمەت و میهرەبانی خوارد. لەم ڕەمەزانە حکمەتیە کە خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم ڕەحمەت و میهرەبانی ڕەمەزانیان پێش ئیستیغفار و لێخۆشبوونی خوای خستووە. وەکوتم مرۆڤەکان ئەگەر هات و تۆزێ لە حاڵی خۆیان ڕابمێنن، دیمەنێکی سەرنجڕاکێشەرە ژیانیان. سەرگوزشتەیەکی خۆشت بۆ دەگەڕمەوە بۆی واتای قسەکانم دەرکەوێ. ڕۆژێک کۆمەڵێک لە دۆستان و لە ئازیزان و خۆشەویستانی خۆمم داوت کرد بۆ ماڵەوە، وتیان مامۆسا تەلەڤیزیۆنتان هەیە؟ وتم بەڵێ. وتی ئەی کەناڵ یاریتان هەیە؟ وتم داوای لە بردنەکەم زۆر سەیر یاری ناکەم، بەڵام بگەڕێن تا ئەبی دۆزنەوە، ئیشی منەوەی کۆنتڕۆڵەکەتان تەسلیم بکەم. سەرتان نەهێشێنم دوای ئێوارە کاتی یاریەکە هات، ئەوان بە دوای شتی خۆیان ئەگەڕا و دۆزیانەوە. پاشان منیش جابەجارێک ئاوێک، جابەجارێک شەربەتێک
لەو کاتەیە کە سەیری دیمەنی ئەوانەمە کرد زۆر دیمەنی ئەوان سەرنجی ڕاکێشام نەک دیمەنی شاشەی تەلەڤیزیۆنەکە کە یاریەکانی تیا ئەکرا من کە سەیری ئەوانەمە کرد تاوێک هەڵە بەزین تاوێک بەرزە بوونەوە تاوێک گەشتە ئەوەی قاچ کێشن بە ئەرزا تاوێک هەڵسانە سەر پێ هاواریانە کرد تاوێک دەنگێکی گەوریان لێ دەرەچوو وتیان گۆڵ وتیان ماوەسا تۆ سەیری تەلەڤیزیۆنەکە ناکەی وتم بمبەخشن دیمەنی ئێوە ئەوەندە سەرنج ڕاکێشەرە من سەیری ئێوە ئەەکەم سەیری کەناڵەکە ناکەم زۆرجار پێویستە ئێمە لە ژیانە سەیری کەناڵەکە نەکەین سەیری شتێکی دیکەی ترکەین بۆی واتاکانی ژیانمان بۆ دەربکەوێ واتا جوانەکانی ژیانمان بۆ دەربکەوێ زۆرجار ئێمە لە دنیادا ڕۆژی سێژەم نانەخۆین لە دنیادا زۆر ماندوین بە دوای دنیادا وەڕاهاکەین بە دوای دنیادا هەندێکمان هەیە دووسێ دەوام ئەبینێ کار ئەکا ڕەنجەدا تێکۆشێت دایمە گرنگی ئەدەین بە ڕازاندنەوەی ماڵ گرنگی ئەدەین بە ڕازاندنەوەی سفرە گرنگی ئەدەین بە دەوروبەرمان ئەگەر دیقەتیشی بدێ ئەم مرۆڤە هێشتا مەڕق ئەگرێ هێشتا ڕق ئەگرێ ئەڵێ شتەکەم جوانتر نییە شتەکەم باشتر نییە پێخەفەکەم باشتر نییە مناڵ دێڵێ بابە ئەوە سیستەمم بۆ ناکڕی ژنەڵێ پیاوەکە بەڕاستی جلێکی جوان هاتۆتە بازارەوە لەولاش و هاوڕەیەکە تەلەفۆن و بۆکەوە هەر سیارە کۆنەکەت پێیە نەتگۆڕیوە و بە هەمان شێوە هەر کەسە بە ئاسی خۆی بەشێ لە شێوازەکان مەڕق و دنیا و باوەشکردن بە دنیا و ڕاکردن بە دوای دنیا بەڵام گرفتەکە لەوایە خۆمان بە خۆمان نازانین ئەو کەسێک کە بەرامبەر تەلەڤیزیۆنەکە دانیشێ ئەم هەموو هەڵە بەزێ و دائەبەزێ ئەگەر کامێرێکی خەیتە سەر و وێنەی بگری و دوایی نیشانی خۆی بدەیتەوە بەشێک لە خەنین و خەندە ئامێز و پێکەنینی لێ بەخۆی کە لەو کاتەیە چۆن ئاگای لە خۆی نەماوە ئەم کارانەی ئەنجام داوە ئێمەش ئەگەر کامێرێکمان لەسەر بێ کە چۆن دنیامان دووی کردوین چەند بە دنیاوە سەرقاڵین چەند بەدەستیەوە ئەناڵین چەند گرفتمان بۆ دروست بووە لەبەرەوەی تەماعەکانمان زۆر زۆرە حەزەکانمان زۆر زیادە ماندووبوونەکانیشمان زیاتر و زۆرتر بۆ شەکەتی کردوین بەڵام ڕەمەزان ڕەحمەتەکەی لەوایە ئەم دیمەنە ڕۆتینەی کە خومان پێوەگرتویان زەمانگە ئالێرەیە برێکێکدا ئەدا ئیسۆپێکمان پێدەگرێ هێمنی کاتەوانێ تۆزێ ڕەوڕەوەی هەندێک جار سایق کە سیارە لێ دەخورێ بەڤەسێتی بگاتە شوێنی خۆی لەبەرەوە پێی ناوە بە بەنزینە ئەڕوات خێرا ئاگای لە جوانەکانی دەوروبەر نیە ینی ئەتەوێ بڵێ فەرمی کە جەستە جڵەوە کات و مەجالێ بۆ ڕۆحەکاتەوە کە بشنێ ئەو کاتەیە کەیتر ڕۆحی قەتیسما و ڕۆحی کۆبەندکرا و ڕۆحێک کە لە ناو بەندیخانەی مادیگەرێتیایە لە مانگی ڕەمەزانە کۆتی ئەشکێ دەرگایی سژنەکەی لێ دەشکێنرێت ئەبێت بێتە دەرەوە ئەبێت ڕۆح بگەشێتەوە ڕاستە لە شەریعەتی ئیسلامدا جەستە لەگەڵ ڕۆحە هاوتەری بن دژوار یەکتر نین وەکو فەیلسوفەکان یعنی ئۆڕستۆ دەڵێ ڕۆح ڕووناکیە و جەستە تاریکیە و دژواری یەکترن لە شەریعەتی ئیسلامدا دەڵێ ڕۆح و جەستە تەواوکاری یەکترن ئەگەر جەستەیەکیش نەخۆش بێ ناتوانێت بە پێی پێویست پەرستشەکانی خۆی ئەنجام بدا ناتوانێت تەوافە جوانەکەی کەعبە بکە ناتوانێت سعی بینی سەفا و مەڕوە بکە ناتوانێت بانی تا ئێوارە بەڕۆژوو بێ ئەوەی کە پیرە ئەوەی کە نەخۆشە کە لە جەسەدا بۆیە جەسە لە شەریعەتی ئیسلامدا ڕێزی لێ دەگیرێ داخوازیەکانی بە هاوسەنگی جێبەجێ دەکرێ بەڵام ئەبێدان بەوەدا بنین زۆرجار ڕاکەڕاکەی دنیامان وامان لێ دەکا کە ئاگامان لە ڕاستیە جوانەکانی ڕۆح نەمێنێ لە تاموچێژەکانی زۆر ڕۆح نەمێنێ سیرکە جەستە تاموچێژی هەیە کە خواردنێکی خۆش ئەخۆی تاموچێژی لێ ئەبینی بەڵام بزانە کە ڕۆحیش لە نیگای پەرستشەکانی ئەوانێ کۆمەڵێ تاموچێژ بۆ تۆ زیادەکە کە ئیتر تاموچێژی ڕۆحی زۆر بەهێزتر و بە پێستر و بە چێشترە لە تاموچێژی جەستەیی حتا ئەو کەسانەی کە مولحید و بێدینن ئەگەر بۆ ئەندازەی کە تاموچێژی مادیگەرێتی دنیایان کردووە مەجالیان بۆ فەراهەم بێ و بۆ بڕەخسێت تاموچێژە ڕۆحیەکانیش بکەن لە من و تۆ باوەڕداتر دەردەچن وەک چۆن ڕۆژێگارودی 50 ساڵ لە ئیلحاد و لە بیری نوێکردنەوەی شیوعیەت و کۆمۆنیستا بوو کە تاموچێژی ئیسلامەتی پێگەیشت ئەو کاتە هاتە ناو بازنەی ئیسلامەوانێ و لە من و تۆ گەرم و گوڕ بوو لە نوێژەکانیدا. بەڵێ دکتۆر ئەو سیما و تایبەتمەندیانەی کە ئەم ڕەحمەتە بۆ کۆڵێ بەم مانگە بەخشن هەستەکەین زیاتر لە ئاسمانەوە دێن کۆتکردنی شەیتان داخستنی دەرگای جەهەنەم کردنەوەی دەرگای بەهەشت کردنەوەی دەرگای ئاسمان و ڕەحمەت و مێرەبانی ناردنی مەلائیکە بۆ کۆڕی زیکر و شەوی قەدر و قورئان خوێندنەکان سەیرەکەم وەکوڵێ ڕەحمەتەکان نێردراون لەلایەن ئاسمانەوە منە پرسم وەکوڵێ ئەم ڕەحمەتە هەر ئایا لە خودی ئاسمان خۆیەوە هەر لە ئاسمانەوە دێتە خوارەوە یا لە زەویش بە شێوەی کانی و کارێسە لەقڵێ وەکوڵێ مرۆڤەکەوێتە نێوان دوو ڕەحمەتەوە لە ڕاستیدا وەکو وتم
کە ڕەمەزان دەوتێ سەرتاکەی ڕەحمەتە لەبەر ئەوەیە کە بەم شێوازە بوار ئەڕەخسێنێ بۆ ڕۆح کە تاموچێژی دنیا بکە کە تاموچێژی بابەتی ڕۆحی بکە کە تاموچێژی خۆشەویستی خوایی بکە. ڕەحمەتی ڕاستەقینەش لەلایەن خوای گەورەوەیە سبحانه وتعالى، بەڵام خۆشبەختانە و خۆش مژدانە دەتوانین بڵین خوا خۆی فەرموویەتی وەڕەحمەتی وەسیعەت كل شيء. ڕەحمەتی خوا هەموو شتێکی گرتوتەوە. بۆیە ئەگەر هات و سەیری دنیا بکەین لە هەموو دیتن و دیمەنێکدا ڕەحمەت و سۆز و میهرەبانیەکی خوایی بەدی دەکەین. لە گوڵێکدا کە تۆ سەیری دەکەی خەندەیەکەکە بەرامبەر بە تۆ بە دیمەنێکی جوانی سەرنجڕاکێشەر کە ئەم گوڵە چەند پەڵکێکی پێوەیە، چەند گەڵایەکی پێوەیە، چەند پەڕەیەکی جوان و ناسکی پێوەیە، وە لە ناو ئەم پەڕەشا کۆمەڵێ زبانی زۆر هەیە کە هەنگەکان دەم دەخەنە ناوی و هەڵاڵی خۆیان هەڵدەگرن و دیم جوانترین خواردەمەنی پێشکەش مرۆڤیش دەکەن. هەر خودی ئەو دیمەنانە بەشێکە لە زیکر و تەسبیحاتی خوای گەورە سبحانه وتعالى کە تۆ سەیری ئەەکەی، کە تۆ سەیری ئەو باخە گوڵاکەی ئەوێتە پێشاوت. وإن من شيء إلا يسبح بحمده. هەموو شتێک بە فەزلی خوا تەسبیحاتی خوا دەکا، ولكن لا تفقهون تسبيحهم. بەڵام ئەوە ئێمەین لەبەر تەماڵی و تەوەزەری خۆمانە هەستی پێ ناکەین. ئەگینا ئەوی لە چاوی ئیمانەوە ببینێت هەستی پێ ئەکا، بە ڕۆح هەستی پێ ئەکا. چونکە ئاتەکە نافەرمێ ولكن لن تفقهوا تسبيحهم، هەرگیز لێی تێناگەن. نا فەرمێتی لكن لا تفقهون تسبيحهم، بەڵام ئێوە تێناگەن لێی. سعید نوڕسی بە ڕەحمەت بێزانای گەورەی کورد باس لەو ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوایە دەکا کە بەشێک لە دۆستەکانی پێی دەڵێن بەشێک لەو تام و چێژە ڕۆحیانەمان پێشکەش بکە کە ڕەحمەتێکی خواییە بە تۆی بەخشیوە. ئەویش باز لە یەکێک لە ساتەکانی خۆیەکە کە لەسەر کێوی چامە، لەسەر درەختی قەترانە، لەسەر یەکێک لە ئەسوورەکانی درەختەکە دانیشتووە لە نیوەشەوە زیکر و تەسبیحاتی خوای گەورە ئەکا. ئیتر باسێکی زۆر سەنجڕاکێشەری ئەو ئەسێرانە ئەکا کە چۆن لە دوورەوە سەیری ئەسێرەکە ئەەکەی، یعنی هەستەکەی ئەسێرەکە ئەڵەی درەوشێتەوە، بەشێک لە درەوشانەوەی پێوەیە. ئەڵێ هەستمە کرد کە ئەویش بە شێوازە لە شێوازەکان دەستی کردەوە بە پاک و بێگەردی دەرخستن بۆ خوای گەورە و سبحان الله سبحان الله دەکا. تەنانەت شنەبایەکی ناسگە هاو ئەیا لە گەڵای دارەکان بەشێک لە دەنگی ناسک و سەمفۆنیایەکیان دروست دەکرد کە هاتە بەرگوێم کە ئەوانیش بە جارێک دەڵێن سبحان الله سبحان الله. بۆیە زۆر جار ئەم ڕەحمەتی خواییە کە هەیە ئێمە هەستی پێ دەکەین لە گەوردوندا، بەڵام لە یادمان نەچێ ئەبێ هەستیشی پێ بکەین لە ناخی خۆماندا بەو چاوە جوانەی کە خوای گەورە پێبەخشیوین. لە چاوەکە 130 ملیۆن خانە هەیە کە ئێمە ڕەنگاڵە دنیای جوانی پێدەبینین لەو نەغمە شیرینانەی کە لە گوێماندایە. چ دنیایەک جوانی دروست ئەکا. ئەو چەند ئاەتە جوانەی کە مامۆسای بەڕێز خوێندیەوە بەڕاستی واتە جوانەکان لە دەنگی خۆشە ڕۆح هەستی پێ ئەکا، کە ئەمەش بەسێکە لە باسە گرنگەکان کە پێی دەوتێت دنیای هونەر، هونەری دەنگ، هونەری ڕنگ، هونەرێکی جوانیە مزەخرەفانەی کە دەیبینین بەشێک ئەتۆ پێم بڵێ زەحمە نەبێ ئەم ڕنگانی کە لەناو ئەم زەخرەفایە چواتایەکە بەخشێ بە مرۆڤ. کاتێک کە مرۆڤ سەیرەکە لە ڕووی دەرونی و لە ڕووی ڕۆحیەوە هەست بە ئاسوودەبوونێکەکە، کاتێک کە خەتێک بە جوانی ئەنووسرێت دەیبینی زۆر سەرنجڕاکێشەرە. هەموو ئەمانە جوانیەکانن کە خوای گەورە دەوێت مرۆڤ هەستی پێ بکات، بەڵام بەچی دەرکی پێکە ئەم جوانیانە لە ڕاستیدا بە دڵ و بە ڕۆح هەستی پێەکە. ئەگینا بە پێ عەقڵولۆژیکە پرسمەرەوە خەتە بۆچی وایە، ئەم خەتە بۆ لارە، ئەم خەتە بۆ بەم شێوازەیە، عەقڵ وا پرسێ. حتا کابرای گۆرانی بێژ بەدەنگی خۆش گۆرانی ئەڵێ کە دەڵێ ئەمڕۆ دەشت و کێوشینە، عەقڵ لێ بۆستە کاکە هەڵەت کرد دەشت و کێو سەوزە نەکشینە. بەڵام کاتێک کە بەلایانی ڕۆحی گوێ لێ دەگری، گوێدەگری هەستەکەی تەسلیمی واتە جوانەکانی ئەبی. بۆیە فەرقی عەقڵ و لۆژیک لەگەڵ ڕۆحە ئالم سۆنگەیەوە دەست پێ دەکات کە ئیتر ڕۆح کەوتە گەڕ، ئیتر واتە جوانەکانی ژیان دەرک پێ دەکات. بۆیە فەیلسوفێک نهێنیەکانی گردون کەشفەکە، نهێنیەکانی گردون بە ڕۆح کەشف ئەکرێ، بە دڵ کەشف ئەکرێ، نەک تەنها بە مادە. ڕاستە. بۆیە فەیلسوفێک دەڵێت بەدبەختترین کەس، مجریمترین کەس، تاوانبارترین کەس لەسەر زەویدا ئەو کەسەیە کە گاڵتە بە ئاینەکانەکە، چونکە جوانەکانی ژیان ئیتر ئەشێوێنێ. ملحید ئەگەر خۆی بێ باوەڕ بێ و خۆی بۆ خۆیەتی
بەڵام کاتێک کە هاتە سەر شێواندنی دەستەواژە جوانەکان چەمکە شیرینەکانی تر سنووری جوانەکانی ژیان یعنی تێکەدا. زۆر باشە دکتۆر جەنابێت ئەو نمونەی نێوان زانا و عارفی گەورەی کورد مامۆستا سعیدی نورسی هەزار ڕەحمەتی خوای گەورەی لێبێ و وڵاتی کوردەواری هەمیشە کێڵگەیەکی لەبار بێ بۆ هەڵکەوتنی ئەو پیاوە گەورە تێگەیشتوانە لە ئیسلام. بۆ نمونە هەر بگەڕێنەوە بۆ 1400 سابە لێسە لە شاری مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نێوان حەنزەڵە و ئەبوو بەکرا شتێک دروست ئەبێ. حەنزەڵە ئەڵێ من دووڕوو بووم، من منافق بووم، چونکە کاتێ لە خزمەتی پێغەمبەری خوایان ڕۆحمان ئەشنێ ئاسوودەین هەستەکەین ڕەحم و بەزەی و ڕەحمەتی خوا بەسەرمان ئابارێ، بەس کە ئینەوە نێو ماڵ و عائیلە و بازار و شوێنی گشتی خۆمان سەیرەکەین تااقەتی هیچمان نامێن ئەم چێژ و خۆشی و ئاسوودەیە وەکڵێ لامان بوونی نامێنێ. بۆچی ئایا من ئەپرسم ڕەحمەت پێویستی بە شوێنێک ئێمە بچین لەوێ وەکو پەرستگایەک وەکو خەڵوەتگایەک بەدەستی بێنین وەکڵێ دەفتەکانمانی لێ پڕکەین یان لە هەموو شوێنێ ئەتوانین بەدەستی بێنین؟ بۆچی زانایەکی گەورە پیاوێک تێگەیشتووە مامۆستا سعیدی نورسی بە ڕەحمەت بێ توانیوەتی هەر لە نێو وڵاتی کوردەواریە ئەم ڕەحمەتە لەمسکە و هەستی پێ بکە و لە ژیانی خۆیان بەرقەرار و وەکڵێ برەوی پێبدا کەچی بۆ من قوتابیەکانی گلەیی ئەوەکەن کە ئێمە هێشتا کێڵگەی ڕۆحمان کێڵگەی دەروونمان وشکە هێشتا نەمانتوانی وەکڵ شینی بکەین. هۆکاری ئەمە لە ڕاستیدا مرۆڤەکان لە ڕووی توانا و هێزەوە جیاوازن، هەندێکیان بەهێزن، هەندێکیان کەم هێزن، هەندێکیان لاوازن، هەندێکیان پەکەوتن. بۆیە بەردەوام پێویستمان بە دروستکردنی کەش و هەوایەکە بۆ بەسەربردنی کاتەکانی ژیانی خۆمان. ئەگەر هات و سفرە و سینیەکەت بۆ پڕکەم لە گۆشتی جوان دەو خواردنێکی خۆت حەزت لێتی خوارێزارتان کا، بەڵام لە ناو سەلیۆنێکێکا بۆ دابنێم فەرمون لێ بکەم دابنشی لەسەر ئەو بۆنە بەرامە ناخۆشە و ئەو دیمەنە قێزە و نانە و ئەو هەموو نیگەرانیانی کە لەو ناوەدایە و ئەو نەخۆشی و میکرۆبانی کە لەوایە ئایا تاموچێش لە خواردنەکەکەی؟ ئەوەی کێکە لەو گرفتانەی کە ئێمە هەمانە زۆر جار ئێمەی مامۆستا لەسەر مینبەرەوە گلەیی لە خۆمان دەکەین، دەڵێن بەڕاستی پێویستە لایەنی ڕوحیمان بەهێزترکەین بە پێسترکەین، ئەو خەڵکە بۆ سوود وەرناگرێت لە ئێمە. بەڵام کاتێک کە ڕوویەکی تری ئەخەینەوە تەمان ئەم ڕخنەیەکە لە جێ خۆیایەتێ بێ هەموو کاتێمە خۆمان هەوڵ بدەین لایەنی ڕوحی خۆمان بەهێزکەین دایمەن لە خزمەت خواگیان نابین سوبحانه وتعالى. و ئەو ساتەش تام و چێژەکەین کە لە خزمەت خوایەکی بە ڕەحم و سۆز و میهرەبان داین کە دەزانین هەڵەمان کرد چاوپۆشتیمان لێ دەکا عیبەیەکمان هەبوو بۆمان دا ئەپۆشێ دوعایەکمان هەبوو سکاڵایەکمان هەبوو لە خزمەتیدا بیسەرێک هەیە کە بینەرە کە ئاگای لە هەست و سۆزمانە ئاگای لە ترپەی دڵمانە چ تام و چێژێکە کە تۆ لەو کاتەدا ستەمە لێ ئەکرێ مەیوز نابی چونکە ئەزانێ کە بەهێزێک لە پشتەوەیە لە کاتێکا کە سادەکانی ژیانت ئەگەر ناڕەحەتیت بێتە ڕێگا کە دنیا سروشتی وایە پڕێتی لە ناڕەحەتی زاتێک هەیە کە پشت دەگرێ بەسەر ناڕەحەتەکانە زاڵ دەکا زۆر خۆشە ئەمە. ژیان لە بوارێکی ئیمانیدا نیعمەتێکی گەورەیە کە حتا شێخولستان فەرمێتی ئەگەر هات و پاشاکان بزانن ئێمە لە چ نازە و نیعمەتەکەین لەوە ئەچێت ئێرەی و حەسوودیمان پێبەرێ و شەڕمان بکەن لەسەری بۆی کە ئەو ناز و نیعمەت و خۆشی ئێمەتیان ئەوانیش بەدەستی بهێنن. بۆیە مرۆڤەکان وەکوتم چەند قۆناغێکی تیان مرۆڤ هەیە ئەگاتە هەیەزێکی وا کە ئەتوانێت خۆی کەش و هەوا دروست بکە وەکو سەیدنا ئیبراهیم عەلەیهی السەلام خرایە ناو ئاگر بەڵام خوای گەورە سبحانه وتعالى توانە و تاقەیەکی پێدا کە سەلامەتی دەرچوو لەناو ئاگرەکەدا. کێشەی ئێمە ئەوەیە کە بە پزیشکێک لە ئاگر ئەسووتین، کێشەی ئێمە ئەوەیە کە سەیدنا ئیبراهیم خرایە ناو دنیایەکی ئاگر نەسووتا بیخەیتە ناو دنیایەک لە فەساد، دنیایەک لە بەدڕەوشتی، دنیایەک لە مسلسلات، دنیایەک لە خێر، ئەوە ناچێتە ناو ئاگرە بچێتە ناو ئاگرەکە ناسووتێ وەکو یوسف کە ئەم وەکو سەیدنا یوسف کەوتە ناوە هەموو دنیایە دەرگاکانی هەمووی لەسەر داخرا بەڵام هەر بە ساغی مایەوە. ئەوە مرۆڤە گەورە بەهێزەکانن کە یەکەم پێغەمبەرانن سەلامی خوان لەسەر بێ کە ترۆپکەی مرۆڤایەتین کە جێی شانازی هەموو مرۆڤایەتین. ئەو جا دوای ئەوە زاناکان دێت و ئەولیاکان دێت. بەڵام دەمەوێت ئەو قسە بکەم وانێک کە جاری وا هەیە پێویست ئەکا کە ئێمەی موسڵمان کۆمەڵگەی موسڵمان دەسەڵاتی موسڵمان هەوڵ بدە ئەو ئاگرەی تر بۆ خەڵکی پێ بسووتێ بۆ تۆزێ ڕەحم و سۆزیان نییە بەرامبەر بە خەڵکی بڵێن خەڵکی نەبایتر نەسووتێن ئێوە لە جیاتەوەی کەش و هەوایەک لە ئاگرتان بۆ دروستکەین ئیمانی ئێوە تاقیکەینەوە وەرە با کەش و هەوای لە ئەخلاقی و ڕەوش دروستکەین کە تام و چێژ بکەین لە ژیان
بۆ دایمە هەمومان وەکو سەیدنا ئیبراهیم بین بخرێنە ناو ئاگر دەسەڵاتداران کەناڵەکان بۆچی ئێمە ئەخەنە ناو ئاگری ئەم هەموو فیتنە و فەسادی و ئەم هەموو مسلسلاتانەی کە پێویستی بە کەسێکە بە پێغەمبەرێکە کە خۆی بسەلمێنێ لە بەرامبەرتاندا وەکو سەیدنا یوسف دەرگاکانتان بشکێنێ بڵێ مەعاذ الله وەکو سەیدنا ئیبراهیم دوعا بکا بڵێ حەسبی الله ونعم الوەکیل بۆ لە جاتی ئەوە کەش و هەوایەکمان بۆ دروست ناکەن وەکو ڕەحمەتی ڕەمەزان وهابێ کە کەش و هەوایەکمان بۆ دروست ئەکات تا ڕۆحەکانمان نەشئە بکە بشەنێت و نشونما بکە و گەشە بکە و تام و چێژی ژیان بکە بۆ کەش و هەوایەک دروست نەکەین کە خواردنەکەمان پێشکەش ئەکەن ئەم خواردنە لەسەر سەلوێنکێک نەبێ لە ناو دیوەخانێکا بێ لەسەر سفرەخوانێ بێ لەگەڵ دیمنی کۆمەڵی دۆست و ئازیزانە بێ بۆ بەم شێوازە جوانەکانی دنیامان پێشکەش ناکەن بۆچی هوەر بووە تا جوانەی کە هەیەی ڕۆح ئەگەشێنێ ئێوە کردوتانەتە سەرچاوەیەک یا هەندێک لەوان کردویانتە سەرچاوەیەک بۆ هەروژاندنی هاو ئارەزوەکان بۆ بەدەستهێنانی پارە و سەروەت بۆ ڕوخاندنی گەنجەکان بۆ لاڕێبردنی جەستەکان بۆ تێکشکاندنی واتا جوانەکان بۆ ناکرێ هەمومان سەیدنا ئیبراهیم بین بەرگەی ئەواگرە ناگرین ناکرێ هەمومان سەیدنا یوسف بین لەوە چێ بەرگە نەگرین بەڵێ پێمان وتراوە کە بێوا بکەین بەڵام دەکرێت هەموو کەناڵەکانیش کەش و هەوایەک دروست بکەن کە تایدا مرۆڤەکان ئیشتیهای ڕۆحیان بکرێتەوە کاتێک کە ئەو کەش و هەوایان بۆ دروست بوو بەرەزان قەنەعەتتان بێ ئیتر دەستی دایک و باوک ماجەکرێ باوەشیان پێئەکرێ ئیتر یاساکانی ناو کۆمەلگا جێبەجێ دەکرێت ئیتر هەژار هەز بە هەژارەتی خۆی ناکات چونکە ڕۆحی گەشاوی هەیە دەوڵەمەند هەز بە بەرزێتی ناکا کە لەوا بێ پارەی زۆر هەبێ لەو دیمەنەیە خۆی دەبینێتەوە کە جوانترین و سەنج ڕاکێشەترین و قەشەنگترین دیمەنە کلێنێکی هەژار پڕەکاتەوانێ و دەستی هەژارێگەکرێ و ئەنجا خەندێ ئەو هەژارەکە پێ ئەکەنێت و قەزەکەی لەسەر لاچووە و ناڕەحەتەکەی لەسەر لاچووە و بێنە لەم گەرمایە فێنکەرەوەیکی بچوو خەرە ماڵی هەژارێکەوە بێت چەنە بگەشێن و ئۆخی چەندی ساحە دەکەن تایدا چەند دڵیانە گەشێتەوانێ وا هەستەکەن مانگ و خۆر و ئەسێرە بەداگرتون بۆیە ئەم ژەهرە ڕەحمەتە بەڕاستی ئەوێ بەم شێوازە ڕەحمەتەکانی دنیامان بۆ بگونجێ حتا ڕەحمەتەکانی خۆت قوتەکانی خۆت پێشکەشەکە ڕەمەزان کەواتە ئێمە ئەتوانین لە مانگا ببینە سەرچاوەی ڕەحمەت بۆ ماڵە هەژارێ بۆ هەتیوێ بۆ کەسێکی بێناز و بێلانە بێگومانێکی لە واتاکانی ڕەمەزان ئەوەیە کە هەز بە برسێتی هەژار بکەین دەڵێن سەیدنا یوسف کە وەزیری خەزێنەی سەرزەوی بوو وەزیری مالیە بوو بە تعبیری ئەمڕۆ زۆر کات بەڕۆژوە بوو هەموو سەیرمان لێتێ ئەتۆ هەچی ناز و نیعمەتە لەبەر دەستایە کەچی بەڕۆژوو ئەبی ئەویش لە وەڵامدا دەیوت باشترین شت کەوام لێ بکە هەست بکەم بە زام و ژانی هەژارە بێنانەکان ئەوەیە کە منیش بەڕۆژوو بم بۆیە لە جگە لە ڕەمەزان یعنی سونەتە ڕۆژانی دیکەی تر بە ڕۆژوو بن بە تایبەتی دەوڵەمەند بە تایبەتی دەسەڵاتدار بۆەوەی کە هەز بکەن سکێکی گوشراو هەیە لەم وڵاتەدا بۆی هەز بکەن لێوێکی قڵشاو هەیە لەم نیشتیمانەدا بۆی هەز بکەن زبانێکی شەقال بوو هەیە لەم وڵاتەدا کە دەپارێتەوە و دەلاڵێتەوە بۆ کەسێک کە یارمەتێکی بدا ناکرێت دەوڵەمەند و دەسەڵاتدار ئەلەم خێر و فەڕ و بەرەکەتانە خۆیان بێبەش بکەن بە پێچەوانەوە بەر دوعایە بکەون کە پێچەوانی ئەو ڕەحمەتە بێت جنابی مامۆستا عەفو لەسەر ئیزنی کاک ڕیاز طبعاً لە مانگی ڕەمەزانی پیرۆزە وەک لە فەرمودەیەکدا هاتووە باز لەوە ئەکا کە هەموو شەوێک مەلائیکەتەکاندا ئەبەزنە سەر زەوی و ئەڵێن یا باغی الخەیری ئەقبل ویا باغی الشەڕی ئەدبر ئەو ئەقصر وإن في كل ليلة من رمضان شلون الله يكسر لله عتقاء من النار أم رحمته يعني أم باغي الخير أقبل وباغي الشر أقصر أما خوي خذي رحمتك ياخذ أما بابتي شترا جواز لو رحمته أو شتي شترا أم بابتي شترا بلين يعني هردو شي يك دستواجه بودو بابت يك أجرنوا لراسي دا كاتك كباز لرحمة أكين جایەکتر قسەکەی کە دەست پێکم پێکرد دەیڵێمەوە کە دەریایەکی بێبنە کە ئاسمانێکی بەرفراوانە و هەموو بەشەکانی ژیان نەگرێتەوانێ بە ئەندازەی تنۆکی و دڵۆپی بارانەکان یەکێ لە مەزهەری ڕەحمەتی ڕەمەزان ئەو برسیبوونەوەیە کە باسم کرد یەکێکی تر لە ڕەحمەتی ڕەمەزان ئەو بەهێزکردنەوەی لایەنی ڕۆحیە کە مرۆڤەکان هەز بکەن جگە لە دنیای مادیگەرێتی بەڕاستی دنیایەکی درەخشان و ڕەنگاڵە و جوانی ڕۆحی هەیە جگە لەوەش هەستکردنە بە خودی مرۆڤەکان
کە لە حەدیثا دەفەرمێ هەچ کەسێ ڕەمەزان بە ئیمانەوە بەڕۆژوو بێ غوفر له ما تقدم من ذنبه خوا لە هەموو گوناهەکانت خۆشەوێ کاتە خودی ڕەمەزان هەر خۆی ڕەحمەتە تراویحی تایە من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه كفرمودك لبخاري مسلم وأبو داود وترمذي ونسائي داهاتوا ولموطا إمام مالك داهاتوا كتو تراويحكي خوا لە گوناهەکانی ڕابردووت خۆشە بێ چتام و چێژەکەکەی کە تۆ هەستەکەی هەموو هەنگاوێک لێ خۆشبوونێکی خواییە چ ڕەحمەتێکی خواییە بەرامبەر بە ئێمە کە هەست دەکەین بەو ناز و نیعمەتە تەنانەت خوای گەورە خێر و فەڕ و بەرەکەتێک گەخاتە ناو ژیانی ئێمەوە ئەوەی کە بەڕۆژووە تەنانەت بۆنی دەمیشمان لە ڕەحمەتی خوای گەورەوە لای خوای گەورە لە میسک خۆشترە لە هەمووی سەیرترەوەیە کە ڕەحمەتی خوا بۆ ئێمەوەیە کە دڵ ساف بوو جەو ساف بوو ڕۆح گەشایەوە إن للصائم عند فطره دعوة ما ترد دعاءك هي بو كسي روجوان لكاتي بروجبون كيدا ك أو دعاء ردنا كتوا يعني توقشوت آسك توانا وزكاني توش لأني روحي توش جالك تربى خاويني وباكيتي وباكي زبون دس بدكا كوادكا لمروفكان دنياي جواني وشاكي وباكي بدس بجانا دكتور مسلمانان بروادان هەمیشە لە ژیانیاندا وەکۆڵێ هەڵچوون و داچوونێکی زۆریان هەیە ئەم هەڵچوون و داچوونان چەندێک پێویستی بەم ڕەحمەتە هەیە کە وەکۆڵێ لە ڕەمەزانە زیاد لە هەموو شکات و مانگەکانی تردا ئەبارێتە خوارەوە بۆ سەر هەموو گرۆهی بەشەریەت لە ڕاستیدا مەبدەیەک هەیە کە مسلمانان کۆکن لەسەری وەکو بیر و باوەڕ ئەویش ئەوەیە کە ئەلئیمان یەزید وەینقوس ئیمان زیادەکە بە چاکەکاری بە خواپەرستی و بە خواناسی وەلاوازیش ئەبێ بە تاوان و هەڵەکردن لەرەیە قسەیەکی مامۆستا ڕاشد هەیە زۆر بەهێزە بە پێزە کە دەفەرمێ العاقل من لا يغالي عند التعالي ولا يسرف عند الهبوط کەسی عاقڵ و ژیر خاوەن هاوسەنگی لە ژیاندا ئەوەیە کە لە کاتێکە ئیمانی بەهێزە بە پێزە زیادەڕۆیی ناکە و لەو کاتەشە کە هەڵە و پەڵە هاتۆتە ژیانی و کۆس و تەگەر هاتۆتە ژیانی و ئیمانی لاواز بووە زیادەڕۆیی ناکە لە هەڵە و تاوانەکاندا بۆیە ڕەحمەتی ڕەمەزان ئەوەیە کە هاوسەنگیەکت بۆ دروست ئەکا وا لە تۆ دەکا کە بەشێک لە بڵندبوونەوەیەکی هاوسەنگت بۆ دروست ببێ دنیایەک لە چاکی و پاکیت بۆ دروست ببێ لە بەرامبەردا ڕێت لێ دەگرێت کە لە شەقەی باڵت داوەز و نەکەویتە خوارەوە وەزوو بنوبەرە و نزمبوونەوە نەیت و باڵت نەشکێ و تووشی شۆڕبوونەوەیەک نەبی کە مرۆڤەکان بەڕاستی تێک تێبچن و تێک بشکێن و بفەوتێن و وەک ئەڵێ ڕۆح لایانی ڕۆحی پتاسێ و جایتە سجن بکرێتەوە بۆیە ئەم مانگە بەڕاستی ڕەحمەتێکی زۆ گەورەیە ئەگەر هات و لێی تێبگەین پێویستە ئێمەش وەڵامی داخوازیەکانی ڕۆژوش بدەینەوە کە تۆ بە ڕۆژوویت زبانت بە ڕۆژووە کە ئاوی ناچێتە ژوورەوە و نای خۆی دەناو دەمدا و خواردن ناخۆیتەوە دەی زبانیش بپارێزە لە وتنی خراپ چاوت بپارێزە لە دیتنی خراپ گوێچکەت بپارێزە لە بیستنی خراپ لە هەمووی سەیرتر ئەوەیە کە مرۆڤ خۆی پەروەردە کرد خۆی لە خواردن و خواردنەوە ڕابواردن کامانە حەڵاڵن بۆی ڕابوارد خۆی لەدادا لە بەرامبەردا چاو و گوێی پاراست خاڵێکی تر گرنگە کە ئەویش پاراستنی دڵ و ڕۆحە لە خۆتۆرەی خراپ پاراستنی ڕۆحە لە نیەتی خراپ پاراستنی دڵە لەوەی کە جوانێتی و خۆشەویستی خوایی تایدا ببێ بە پاشا لە ناو دڵدا خۆشەویستی خوایی ئەوەکانی دیکەیتر ببنە لاوەکی بەوەی کە بە تەواوەتی دڵ خاوێن بێتەوانێ و بەرزەفەڕ ببین بە هیچ شێوازێک نزم بوونەوە بە خۆمانەوە نەبینین. دکتۆر گیان وا دیارە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی چوە من بەس کۆتا پرسیار بە کورتی وەکۆڵێ جەگە وەڵامی بیتەوە کەواتە لەم سۆنگەی وەڵامەکانی جەنابتەوە و هۆکاری یان سەبەبی ئەوەی کە ڕەحمەتی ڕەمەزان کەوتۆتە سەرەتاکەی ئەوەیە کە ڕەمەزان وەکو دایکێکی میهرەبان وەکو دایکێک کە جگەرگۆشەکانی لە باوەشی گەرمی خۆیان لە ئامێزی خۆیان وەکوڵێ ئەشارێتەوە بۆ ئەوەی لە گەرما و سەرما و ناڕەحەتی و چەرمەسەری و تین و تەوژم و فشاری دەوروبەر بیان پارێزێ بۆیە هەر لە سەرەتاوە بە ڕەحم و میهرەبانی خۆی بە سنگی خۆیەوە ئەیان نووسێنێ و پاشان لێ خۆشبوون و سۆز و میهرەبانی خۆی بەسەریانە ئەبارێنێ ئەمە بۆ حکمەتی ئەوەی کە ڕەمەزان لە وەکو ڕەحمەتی ڕەمەزان بکەوێتە سەرەتا و پاشان لێ خۆشبوون و گەڕانەوە بۆ لای خوا بە سەری بەرزەوە. بێگومان ئەوکوتم مامۆستا ڕەمەزان مامۆستایەکی گەورە و مەزنە ڕەمەزان باشترین دڵسۆزترین سۆزدارترین کەسە بۆ ئێمە کە بەهۆیەوە خوالیمان خۆشە بێ و ڕوحمان نەگەشێتەوە و دەتوانین هێمنی دروستکەین لە ناخی خۆمانە جوانی دروستکەین لەناو خانەوادەکەماندا پاکیزەبوون و پاکژێتی دروستکەین لەناو کۆمەڵگەمانە و بەدەمەبوونی یەکتری دروست بکەین
لە ناو دەسەڵاتماندا بەمەش ئەتوانین دنیای جوانی پێشکەش وڵا گوتەکانی دکتۆر ئەوەندە جوان و بەپێز بوون پەیوەکانی باوەڕکەم وام زانانی هێشتا لە نیوەی بەرنامەکانی دکتۆر بەبێ مجاملە بۆ ماوەی 1 دقە تا 2 دقە هەندێک دوعاشمان بۆ بکەی ببنی ئەو ڕەحمەتێک کە لە مانگی ڕەمەزانە هەیە ئینشاءالله باشە ئێوەش ئامینم لەگەڵ بإذن الله إنشاءالله. الحمد لله والصلاة والسلام على سيدنا ورسول الله وآله وأصحابه ومن والاه. خواهی گیان داوات لێ دەکەم بەناوە جوانەکانت بە صیفاتە بەرزەکانت دڵنیام دەزانم کە ڕەحم و سۆز و میهرەبانی تۆ هەموو شتێکی گرتوتەوە. خدایە داوا لێ دەکەم دڵ و دەرونی ئێمەش بگرێتەوە ئەو ڕەحمەتە. خدایە داوا لێ دەکەم ئەو ڕەحمەتی تۆ خانەوادەی ئێمەش بگرێتەوە. خدایە داوا لێ دەکەم ئەو ڕەحمەت و سۆز و میهرەبانە کۆمەلگای ئێمەش بگرێتەوە. خوای گیان ئەو ڕەحم و سۆز و میهرەبانە وڵاتی ئێمەش بگرێتەوە. خدایە ئەو ڕەحمەت و سۆز و میهرەبانە کەناڵ و ڕاگەیاندنەکانی ئێمەش بگرێتەوە. خدایە داوا لێ دەکەین ئەم خێر و بەرەکەی تەی کە بۆ ئێمە هێناوە کە مانگی ڕەمەزانە هیدایەتمان بدا یارمەتیمان بدا هەتاوەکو سەرکەوتوانە و سەرفرازانە بۆ جوانترین شێواز تایدا ڕەزامەندی تۆ بەدەستبێنین ڕۆحمانی تا بگەشێنین ژیانمانی تا ئاسوودە بکەین خەندەی ڕاستەقینە بگەڕینەوە بۆ دڵ و دەرونی خۆمان خەندەی جوانێتی بگەڕینەوە بە ناو خانەوادە و خێزان بەوامان لێ بکەی هێمنی و ئاشتەوایی و برایی و تەبایی و پێکەوە ژیان و ڕەحم و سۆز و میهرەبانی سەرتاپا ژیانی هەموو لایەکمان بگرێتەوە ئامین ئامین والحمد لله رب العالمین. دەستەکانت خۆش بە مامۆستا گیان خۆی گەورە پاداشتەکە ئینشاءالله. سواز بۆ بەڕێزت سواز بۆ ئامادەبوونت بە هیوای تەندروستیی باش و تاعات و عیبادەت لێ قبول بێ ئینشاءالله. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست تەوەری بابەتی ڕۆژ بۆ ئەمڕۆ کۆتایی هات دەچینە لای ناوبڕێک و دواتە دێنەوە خزمەتان بۆ پێشەشکردنی پێشبڕچەی قورئان خوێندن و جوان خوێندنەوەی قورئان ئینشاءالله لە لای لیژنەی بەڕێزەوە بۆیە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100 لە 100 سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. کارگەی برنجی ئاڵدان یەکەمین کارگەی برنج لە کوردستان. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتوک برنجی دەنکڕی کوردیاسا بەرهەم دێنێت لە تام و چێژدا هاوتایە بە برنجی خۆمان. ئەم کارگەیە گومانەکان ئەڕەوێنێتەوە و برنجێکی تەندروست لە چەڵتوک ئەخاتە نێو بازاڕەکانی کوردستان. برنجێک ڕەنگشوشەی سروشتی بەرهەمهێنراو لە کوردستان بۆ تەندروستیەکی باش و باشتر. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتوک برنجی ئاڵدانی بەرەمێنە. برنجی ئاڵدان ژەمێکی تەندروست بۆ هەمووان. خرمەی دێ واردن بێت و خرمەی بێت ئۆ خەیارە نا خرمەی دێ
خرمەیە جپسی لوسی. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شقامی باسنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 76 50 070 955 76 60. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. دووبارە هاتینەوە خزمەتتان بۆ تەواوکردنی کۆتا بڕگەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان کە لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستە ئەبین بە پێشبڕکێی نێودەوڵەتی یاخود نیشتیمانی عەفوو ببورن پێشبڕکێی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورئانی پیرۆز لەلایەن لیژنەی بەڕێزەوە کاک شێخ حسێن و کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل تا ماوەی یەک کاتژمێر ئینشاءالله تا کۆتایی ئەم بڕگەیە لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستە بین. ئەو بەڕێزانەی کە بەشدار ئەبن لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لیژنەی بەڕێزیش هەڵیان ئەسەنگێنێ کە دەرئەچن بۆ قۆناغەکانی داهاتوو یاخود نا. بەڵێ دەچینە لای مامۆستا شێخ حسێن و بە خێری ئەهێنین بۆ نێو ستۆدیۆ و خی گەورە پاداشتی خێریان بداتەوە ئینشاءالله کە خۆی بۆ خۆی ماندووبوونێکی زۆر زۆرە و بە هیوای ئەوەی خی گەورە لیان قبولکە ئینشاءالله. ئەزمعین ئینشاءالله. ئەمڕۆ وەکو ڕۆژانی تر چەند خۆشەویستێک و چەند بەڕێزێک ئینشاءالله بەشدارە بن. بەڵێ کاک شێخ گیان دیارە دەنگی جەنابەت عەفوو ناگا هەتا ئەو کێشەی چارەسەر ئەکەن. ئێمە لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستین بینەرانی ئازیز و خۆشەویستمان وەکو ئاماژەمان پێکرد چەند بەڕێزێکیش ئەمڕۆ بە هەمان شێوە بەردەوام ئەبن و بەشدار ئەبن و پەیوەندی لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز ئەخوێنن و لیژنەی بەڕێزیش کە لیژنەیەکمان بڵێن دکتۆر مەحموودمان هەیە تایبەتە بە بابەتی وەقف و ئیبتیدا و تا دەستپێکردن و وەستان لە سەر ئاەتەکان. هەروەها بەڕێز کاک دکتۆر ئیسماعیل بۆ بابەتی ئەحکام و مدود و ئەو شروتانەی کە لە قورئان خوێندندا هەیە و جەنابی کاک شێخ حسێنیش بۆ بابەتی دەنگخۆشی و نەغەم و ئاوازەکان و ئەو مەقاماتانەی کە ئەو بەڕێزانە ئەیخوێننە. ئینشاءالله دەچینەوە لای کاک شێخ حسێن بە ئومێدەوەی دەنگەکەی چاک بوو بێت و لە خزمەتی خۆشەویستانە و بینەرانی بەڕێز و خۆشەویستە بتوانێ بدوێ و زانیاری نوێ پێشکەش بکە. بەڵێ کاک شێخ جان. ئینشاءالله ئەمڕۆژ کۆمەڵێک لەو خۆشەویست و بەڕێزانە بەشدارە بن لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە هیوایەوە ئینشاءالله خی گەورە هەموو لایەک موفقکا و قورئان بکاتە بەهاری دڵمان وەکو لە دوعاکەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم. ئەمەوێ بچینە لای یەکەم بەشدار بوومان ئەگەر حاضر ببێ برایان لە ژووری کۆنتڕۆڵ حاضریان کردبێ. کاک هاوبیر محەممەد. بەڵێ کاک هاوبیر. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله. السلام عليكم. کاکە هاوبیر سوورەتی یوسف بۆ جەنابەت ئامادە کراوە لە ئایەتی 19 بۆ 21 فەرموو با گوێبیستی جەنابەت ببین ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وجاءت سيارة فأرسلوا واردهم فأدلى
دلوه قال يا بشرى هذا غلام وأسروه بضاعة والله عليم بما يعملون وشروه بثمن بخس دراهم معدودة وكانوا فيه من الزاهدين قال الذي اشتراه وكذلك مكنا ليوسف في الأرض ولنعلمه من تأويل الأحاديث والله غالب على أمره ولكن أكثر الناس لا يعلمون صدق الله العظيم. ڕێز و سوپاس و حرمەتمان بۆ برای بەڕێزمان کاکە هاوبیر محەممەد لە شاری سلێمانی. ئەچین بۆ خزمەت برای بەڕێزمان کاک دکتۆر مەحموود ئەم جارە لەمەوە دەست پێەکەین وەقف و ئیبتیدا بزانین کاکە هاوبیر چۆن بوو لە خوێندنەکەیە. فەرموو کاک دکتۆرگیان. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دعای موفقیت و دەستخۆشیمان هەیە بۆ برای بەڕێزمان کاک هاوبیر و سەرجەمە و برایانەی تریش کە بەشداریان کردوە تا ئێستا. ئەوەی تێبینیم کردووە ئەم چەند ئاەتەی کە دیاری کراون بۆ ئەم بەڕێزانە لە قۆناغی یەکەمە ئاەتانێکن کە زۆر دوور و درێژ نین و شوێنی گونجاویان زۆر تایە بۆ وەستان، هەر بۆیە حاڵەتی نەگونجاو زۆر دروست نابێ بۆ وەستان و دەست پێکردن. ئەوەی ئینشاڵڵا لە قۆناغەکانی ترا ڕەنگە هەندێک اختیبار لەو حاڵەتانە دروست بکەین کاتێک کە مەقتەعەکان وەندانێ. بەڵام دیارە تێبینی یەک حاڵەت کە وەستا وقال الذي اشتراه من مصر لامرأته أكرمي مثواه لەوێ وەستا وەستانێکی گونجاو دوای کە دەستی پێکردەوە هەر بێوا بێ بچێتە مەقتەعێک پێشتر ئەکرمی مثواه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا. هەرم حاڵەتەی کە مەسەن خۆی نیشانی وەستانی لەسەر نەبوو وەستا لەسەری شوێنێکی گونجاو بوو دەستخۆشی لە یەکەم موفق بێ. خوا موفقت کا و خوا پاداشتی خێری باتەوە. کاک دکتۆر گیان جەنابەت تێبینیەکانت لەسەر خوێندنەکەی کاکە هاوبیر. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستی خۆش بێ کاک هاوبیر. هەروە بەڕیز ئینشاءڵڵا کۆمەڵە تێبینی بەسیطی خێنە خزمەت جەنابیان. بدايات کە دەستی پێکرد وجاءت سيارة لێرە پیتی تامانێ ساکینە و مەهموسە بە دوای حرفی سین هاتووە. ئاگدار بین بە تایبەتی لە ڕیوایەتی حەفسا نابێت دەخمی بکەین. تەنها وەکو ئاگدارێک ناڵم دەخمی کرد بەڵام ئاگدار بێت جای بکاتەوە ئیظهاری بکە بەیانی بکات کە ئەمە تاء ئەمە سینە یعنی نزیکیان نەکاتەوە لە یەکەم. پاشان پیتی ڕائەکانی ئەو ڕائانەی کە مفەخەمن تەفخیمن
ئەم تەنها وەکو پیتی ڕای خێنا و حوتێکی خستەژێر کردی بە ڕ ئەمە کافی نییە ئەمە مەخرەجەکەی تەوا بەڵام صیفەتی تەفخیمەکەی تیا نییە بە نمونە ئەگە بڵێ وەئەسەڕوه بیضاعە وەئەسەڕوه نییە وەئەسەڕوو ڕۆ ئەو سەوتیە بێت یابێ یاخود بە نمونە لە شوێنێکی ترە لیمڕائەتیهی ڕا نەک ڕا ڕا مەخرەجەکەیەتی تەواوە ئەی صیفەتەکەی تەفخیمەکەی ڕا مفخخە یا مڕققە بەڵێ ئێمە باسی پیتی ڕائی مفەخەمەکەین ئەوەی کە صیفەتی تەفخیمی هەیە کە صیفەتێکی عاریضە بەنسبەت پیتی ڕائەوە ئەڵێن ئەگەر مەسەبەن مەکسور بوو مرققة مفتوح بو مفخمة وزائدا كمال حالتي تر كإسكاتي وني باسيبين كلو حالتاني كبيتي رأتيها مفخمة كاتاني كتيا مرققة عندي حالش معني جواز الوجهين والله عليم بما يعملون لواوي مدية بضم شفتين كات ضم شفتين نكات واوكي محض درناشي واوكي خالص درناشي لە چەند شوێنێکیشە زەمەنی غونەکانی مەزبوط نەبوو یەکێک لەو شوێنانە دراهیم معدودەتی وەکان و ئیدغامەکەی کرد وەماشەوە بەڵام صیفەتی غونەی نایە ئەو غونەی نونە کە پێویستە ئەمێنێتەوە صیفەتی غونەکە بۆ لە پێناو ئیدغامێکی ناقسە یعنی نونەکە نونی تەنوینەکە جسمەکەی ئەبێتە واو بەڵام صیفەتەکەی ئەمێنێتەوە لە واوە واتە تێگەڵکێش تەنها لێک نزیک بوونەوە تێگەڵکێشێکی ناقسە دغامێکی ناقصة وكذلك مكنا ليوسف أو نون مشددة بأندازي زمني بيوسي خوي بميني توا من تأويل أو همزية ساكنة بروق القليبر ولكن أكثر الناس بهماشي وزمني نون مشددة كغنكي لكوتاي شاه مجارك ألين هركاتي نون وميم كوتا كوتاي لسري وستين بساكني كوتا كوتاي رستوى يعني لسر نونيكي ساكن ميكي ساكن وستين باشا أبي أقدابين إظهاري كين شكو أقر إظهاري نكي برامبر نازاني أمنون يعني ميمة بنمونة ولكن أكثر الناس لا يعلمون نون بو يعني مين بو نازاني لبالي بلو كاتا تحقيق مخرجك كي بمشي ولكن أكثر الناس لا يعلمون بمشي وازا دسي خوش بموفق خواه موفقتك وقاداش خير بداته لبروي كاتا كمان كما كاك عبيدة موفقش حاضرة بلا من چند ملاحظة كي بسيط لسر خوانكي كاك هاوبير أدم وكو روجاني ترو قرآن خوانكاني تر برزاني تر لروي صوته بطبقي قرار دسي بيكت كاك هاوبير دعاي شو جواب وشو جوابي عالي بلام وريابي لروي صوته طبق كاني أقوري بلام قوري نكي بشوازكي أكاديمي وعلمينية بو شوازنية كالتلاوات أكري جورك لناريكي تيابو باشان خروجي صوتي زورة بو مصطلحي كبيوترين شاز خروجي صوتي زور هبو ارتباك واضطراب واتا ترسو لرزين لدنيا هبو باشان لو آياتيك شو أو آيات بيروزيك خوندي وأكريمي مثال لعسى داخلي مقامي سيقابو بلام دخول غير صحيح يعني مقامك يتري كامل نكردبو يكسر داخلي أنبو يسبون منبرين من مقام الرصد وكانوا فيه من الزاهدين أما من خلق أزاني من بيات الخندو دوايت كداخل من مقامك وقال الذي اشتراه من مصر يكسر انتقالك انا ويك جويل يجري زاني انتقال دوام مقام بو مقام انتقالك صحيحه فاي قرا موفقك ان شاء الله بيات التوسط ختمي بيات الشكل رست وسيغاشي خن وببيات طوابي كرت خو موفقك اتشينا لاي براي برزمان كاك عبيده موفق لشاري الراني خوشويست كاك عبيده جان السلام عليكم ورحمه الله وبركاته. وعليكم السلام ورحمه الله وبركاته. كاك عبيدي جان او آياتك بو جناب الدياري كراوة سورة بيروزي البقرة آياتي 285 بو 286 فرمو باقي بيستي جناب الدين.
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. صدق الله العظيم. خی گەورە پاداشی خێری کاک عوبەیدە بداتەوە ئینشاء الله. خوا موفقیکە. کاک دکتۆر گیان ملاحظاتت لەسەر تیلاوەت خدنا كاك عبيدة کاک عوبەیدە لەسەر خەتە ملاحظەیەکمان هەبوو لە تیلاوەکە کێشە نییە کاک دکتۆر گیان صوتك خوش هذا صوتك جهوري وأدائك جوان بالنسبة كاك عبيدة ئەوەی کە زۆ زۆر دووبارە ئەبۆیەوە پەلەکردن بوو لە مەقتەعی ئاەتەکانە مەقسە ئەم بە سورعەتێک ئەخوێنێت ئێمەڵین سورعەتەکانی قورئان بەپێی سورعەت دەکرێت بە سێ بەشەوە مەرتەبەی تەحقیقمان هەیە مەرتەبەی تەدویرمان هەیە مەرتەبەی حەدرمان هەیە ئێمە ئەتوانین شەر نیە ئەم سێ مەرتەبە بێ ئەتوانی بە هەزارها مەرتەبەی لیجاکەیتەوە ئەم تۆزی سورعەتتر ئەم تۆزی سورعەتتر ئەو تۆزی سورعەتتر ئەم خاوتر وەکو چۆن مەقسە بە نمونە ئێمەڵین ڕەنگی سووری اعتیادیمانێ سووری کاڵ و سووری تۆخمانێ بەڵام ئەگەبەی جایکێتەوە کۆمپیوتەر بە هەزارها ڕەنگی سوورمانێ ئەمیش بە هەمان شێوە سورعەتەکەی ئەم بە شێوازێک بوو لە هەندێک شوێنە لە مەقتەعێکە لە کەلیمەیەکە پەلەیە کرد چۆن ئەڵی پەلەیەکێ کرد و ئەگەڕایەوە بۆ سورعەتەکەی پێشووی خۆی ئەمە ئیختیلاس دروستەکە لە حەرەکاتە چونکە ئێمە حکم لەسەر ئەغلەبیەتین ئەغلەبیەت بە چه سورعەتی خوێندوێتی ئەو سورعەتە حسابەکەین بەنمونە
هەندێک جار واشی لێ ئەکرد مەخسە بە نمونە زەمەنی مەدێکی کەمە کردەوە بە نمونە وەمەلائیکەتیهی زەمەنی ئەو مەدە سێ حرەکە بوو ئیکەتیهی ئەو سیلێ مەدە طەبیعیە وەڕوسولیهی ئەو زەمەنی ئەو مەدانە هەمی کەم کردەوە ئەمە لە چەند شوێنێکە یاخود وعەلەیها مەکتەسەبەت تەسەبەت وعەلەیها مەکتەسەبەت هەگە بڵێ وعەلەیها مەکتەسەبەت هەستەکەی پەلەی کرد لە چەند شوێنێکی تریش ئەم حاڵەتە دووبارە بۆیەوە ئینشاءڵڵا بۆ یاخود ئەو نەسینە ئەو ئەخطەئنا ئەم حرفانە ساکی من یاخود متحریک زەمەنێکیان هەیە و زەمەنی حرفیش سرعەتی قیراءەکە دیاریەکات چەندەیە لەبەرەوە بێ وریا بێت بۆ مەرحەلەی داهاتوو پاشان کەلیمەی لەها ما کەسەبەت ئاگادار بێ لەها ئەگەر ئاگادار نەبێت چۆن دەرەچێڵێ لا ما کەسەبەت لا نییە لەها ما کەسەبەت ئاگاداری مەخرەجی پیتی ها بە ها حرفێکی ضعیفە ئەگەر ئاگادار نەبی مەخرەجەکەی چی لێ دێ لە مەخرەجەکەی خۆی بە ضعیفی دەرئەچێ لەوە زیاتر خۆی حرفێکی ضعیفە ئەگەر تۆش بی ئاگادار نەبی تەرکیز نەبێت پیتی هاەکە وەکو حرەکەیەک دەرەچێ و ناخوێنرێتەوە ئەوەی کە زۆر این بوو ربنا لا تؤاخذنا وهاتێک گوێمان لا تؤاخذینا شتێکی ئاهاتێک گوێمان چەنە دوای گوێی لێگرینەوە چەنە زۆر سەوتەکە واضح نییە و توشمانە ئینشاڵڵا بۆ قۆناغەکانی داهاتووتر ڕوبەڕوو لێرە قوتابیەکانەوانی کە سەرکەوتن ڕوبەڕوو گوێیان لێگرین چونکە تۆزێ زەحمەت هەندێک تەلەفۆن شەبەکەی نامێنێ سەوتەکە زائیفە بێ لەو کاتەیە سەوتەکە و پێویست ناکاتێ ئێمە ژەڕم بێ نەتوانین قەرارێکی ڕاست و دروست بدەین لەسەر و کەسە لە کۆتاییەکەی شاگەر دیقەت بین لە زەمەنی غونەکانە تەقسیری کرد ربنا ولا تحملنا زمني أو ميم مشددة أنت مولانا فانصرنا زمني أم غناني وكو بيوز نبو دەستی خۆش بێ و خی گەورە مۆفەقیکا و باشتر بێ بۆ جاری داهات و بەیزنی خوا انشاءالله کاک دکتۆر گیان جەنابەت تێبینەکان لەسەر خوێندنی کاک عوبەیدە لە شاری ڕانی خۆشەویست وڵا کاک عوبەیدە ماشاءالله دەنگی واضح بوو سەوتی ئاوازەکانی خۆش بوو دوعای سەربەرزی و مۆفەقیەتی بۆ کەم ئینشاءالله بەردەوام بێ و بیکا بە خزمەتکار خی گەورە بیکا بە خزمەتکاری قورئانەکەی دیارە وەک باسم کردم ئاەتانە ینی و بریانش ڕەنگە لە ئەنجامی بەشداریکردنیان لە چەند جارێک لە پێشبڕکێوشتا شارەزایەکیان پیا کرد بێت لە وەقف و ئیبتیدادا هەر بۆیە حاڵەتی نەگونجاوی وەستانی تیانە بوو یان نەگونجاوی دەستپێکردنەوەی تیانە بوو و بەشێکی خوێندیەوە دوعای سەربەرزی مۆفەقیەتی بۆکەم و تاوای مۆفەقتان کە ئێوەش ئینشاءالله مۆفەق بن کاک عوبەیدە بە طەبەقەی قەرار دەستی پێ کرد طبعا زۆر جوان دەستی پێ کرد بەیاتی کامل خوێند بەیات فەرعی زۆری لێ بێتەوە بەیات لە تیلاوەی عێراقیە فروعی زۆر زۆرە ئەو ڕۆژە باسمان کردمانێکێک لە فەرعەکانی بەیات لە تیلاوەی عێراقی خەنەبادەوە بوو مەقتەعێکشمان خوێن بەیات لە تیلاوەی میسریە بەیاتی شووریمان هەیە بەیاتی حوسەینیمان هەیە بەیاتی نەوامان هەیە بەیاتی شووری خوێند پاشان وەکو وتمان بەیاتی تەواو کرد چوو بۆ ڕەست و بۆ یەکەم جار کەسێک بتوانێت جوابی جواب بخوێنێ طبقەیەکی بەرز بێ ئەوەی نەکەوێتە نەشازەوە کاک عوبەیدە بوو خوا مۆفەقیکە پاشان چوو بۆ سێگا بەڵام ئینتیقالەکەی بۆ سێگاش جوان بوو بەڵام من یەکش سەرنجی ڕاکێشم لە دوای سێگا طبعا سێگاکەی هەرچەند بە تەکمیل نەخوێن یعنی سێگایەکی تەواوی نەخوێن بەڵام لە سێگا ئینتیقالی کرد بۆ فەرعێک لە سێگا پێوترێ هوزام بەس نەیخوێن بە تەواوەتی وەکو تەلمیحێک یای ڕێک چووە نەهاوەندەوە ئەو ئینتیقالی بۆ ناوەند زۆر جوان بوو بەبێ ئەوی بکەوێتە نەشازەوە ئینتیقالێکی زۆر جوانی کرد لە سێگاوە بۆ نەهاوەند پاشان گەڕایەوە بۆ بەیات و کۆتایی بە تیلاوەکەی هێنا خوای گەورە مۆفەقیکە ئینشاءالله ئەچینە لای برایەکی ترمان لە شاری هەولێر كاك آري عبد الله السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله وبركاته ممتاز كاك آريان بو جنابتان سوري الروم آيتي دو صو هشتاو بينج بو دو صو هشتاو شش عفو ممتاز بمنيان ود آياتي حفظتها بسليك طواوة
تەواوە لێرە بەس دیارە هەڵەی چاپیە دووبارە بووەتەوە ئەوەی کە بۆ دیاری کراوە لێەوە دەست پێ بکەین ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فسبحان الله حين تمسون وحين تصبحون. وله الحمد في السماوات والأرض وعشيا وحين تظهرون. يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ويحيي الأرض بعد موتها وكذلك تخرجون. ومن آياته أن خلقكم من تراب ثم إذا أنتم بشر تنتشرون. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. صدق الله العظيم. سپاس بۆ برای بەڕێزمان کاک ئاری عەبدوڵڵا لە شاری هەولێر، خی گەورە پاداشی خێری بداتەوە ئینشاءڵڵا. ئەچینە خزمەت برای بەڕێزمان کاک دوکتۆر بۆی بزانین تێبینەکانی چیە لەسەر خوێندنەکەی کاک ئاری. فەرموو. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. دەستی خۆش بێ کاگاری. ئەمە بە شێوازی عێراقی خوێندی، ئەوەی کە زۆر جێگای تێبینی بوو لە پیراکەی لە خوێنەوەکی کاگاریە زۆربەی جانبالغەیە کرد لە مەدەکانە. قسە مەدێکی طبیعی دوو حرەکەیە، ئەو لەبەر مەقام و ئاوازەکە زیاتر جێژێر کردەوە. بە نمونە تایبەتی لە کەلیمەی أن خلقكم من تراب ثم ئاوای خوێندەوە، ئەوە مەدێکی طبیعیە، من تراب ثم بە هەمان شێوە لە کەلیمەی کۆتاییە إن في ذلك لآيات. من بزانی ئەوە سێکا مەدێکی عارض للسکون، بەڵام سێرم کرد ڕۆی کەواتە ئەمە مەدێکی طبیعیە بێ دوو حرەکە بێت، یعنی 4 حرەکە و زیاتریش بوو. لەبەرەوە ئاگاداری زەمەنی غونەکان و مقداری زەمەنی مەدەکان غونەکان نعفو مقداری زەمەنی مەدەکانت ئەبێت وەکو خۆی بێت. مەدی طبیعی دوو حرەکە مەدەکانێتیش بە پێی زەمەنی خۆی. یەکێکتر لەو تێبینیانە چی بوو؟ لەسەر نونێکی مظهر ئەمایەوە بنمونە ومن آياته أن خلقكم، پێویست ناکا بڵێ أن خلقكم، پێویست ناکا بمێنیتەوە لەسەر ئەو نونە، هیچ هەرچەند بە ئیظهارەوەی خوێندووە، یعنی ظاهر بۆ حرفی نونەکە ئیخفای ناکرد
بەڵام ئەمایەوە لەسەری بەبێ هۆکارێک و مانەوە لەسەر حرفی نونەکە هەم لە کاتی وەستە هەم لە کاتی وەقفە هەڵەیە چونکە نون حرفێکی بینیەیە یعنی زەمنەکەی زیاترە لە حرفێکی شەدید و کەمترە لە حرفێکی ریخ و بەڵام ئەو مانەوەیە مانەوەیکی زۆر بوو هیچ پێویست ناکات و هەڵەیە بە هەمان شێوە ومن ئاياته ئەن خلق لكم من أنفسكم بهما شولو شونيا ياخذ من أنفسكم لو من شمايا وعند شوية تريج براسي كجاي خويتي زمني غنى كان بنمونا وكتابينيك إذا أنتم بشر لا إدغامك من هي إخفاءك من هي نوني ساكن لبيتي تأكام إخفاء به إذا أنتم بشر تنتشرون أقد قد بي مي مساكين كشكاكا بيدي باكا إخفاء كشفري الوزبي أي زمني خوي هي أبي أقداري به لكوتاي شامخسا يعني كوتاي مودة ورحمة هم زمنكي هم غنكي أقدار به لقوم يتفكرون أبي أقداري أمانة بالبقشتي يعني أقداري شي بيت مبالغة نكال الزمني مدكانا ولا سر حرفي نوني ساكين ميمي ساكين نمينيتوا ببيج هوكاري هيج هوكاري نبو أمينيتوا وباشان أقداري لم أقاي الزمني مقداري غنى كان بيت حقي خوان بيبدا براسي هاك دكتور شواز عراقي وكل كاريگري نابي لسر وكل هوكاري خوي أزاني شون برام خوي أم آواز ومقامات وشتا بوشيا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي ليس منا من لم يتغنى بالقرآن يأخذ اقرأوا القرآن بلحون العربي وأصواتها يعني قرآن خوين بصوتوا واجبة وقرآن تشبيهاتي نبي بصوت نخويني وكل شعري شي لدي تشبيهاتي نبي يعني وكو قوتك نالي مرامك أو تامو تشجو لذتي نامني لبرو قرآن خوين بصوتوا واجبة صوتي خوش بلام أم آوازو مقاماتنا بوشي بو جوان كرني قرآنك بو أو أدا كرني أو واجبيك باسيكين بلام تنابي براسي قرآنك بخيت خزمتي آوازو مقامك أم آوازو صوت خوشية بو أو جواني دا بقرآنك بشوازي مصري بخوين هر شوازيك بيد مجالي أوي تيايا قطابي هلي تياب كاري سكسي خوي هي قرآنك جخوينيت بو عراق جخوينيت بلام نعكبت هلا لبرو أحكامي تجويد هركي شمدكنية وأنه كان بعكسه وتولى شويني والله أن خلقكم بومينيتو خوش إناك بعكسه والتوازن إنك خوي تيجا براسي لبرو أبي أقداري بدي إن شاء الله بقنا غدات وين صوتي خوش وأدائك باش يبو أشينا خدمتك دكتور محمود بملاحظاتي خوي لسر خوينكي كاج آري عبد الله فرمي خوي قولك كاج آري موفق كاج خوشي ليكم بس لآياتي كوتاية وستانكي كرد لسر لتسكنوا إليها دوايك دستي بيكردو ديار وستانكي قنجاو بلام دست بيكردوكي أزواجا لتسكنوا إليها أزواجا مفعولة متعلقة بوي باشتروا إلى بداية رستكي ودست بيكاتو أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها هلو تبيني مهبولة سري وخواهي قولة سر برزي بكا إن شاء الله داشي خير تاماتو ملاحظاتي بندش لسر خوانكي براي برزمان كاك آري عبد الله كاك آري قرار بقرار دسي بيكر وكو صوت وكو دنگ بقرار دسي بيكر باشان شو جواب بلام جوابك زور بقوتنا جوابك تقريبا متوسط جوابك بقوتنا بو للروي نغمة وترنم وكو آواز تقريبا بحجازك غير واضح بحجازك غير واضح دسي بيكر شو بيات ويستي الرست بخوان رستكي نخوند حجاز كاريكي تقريبا خوند واي شو ارقا وكوت اي بينا ابوايا وكو ما مستاي قران خواني بناوبانجي ولات العراق ما مستا حافظ خليل اسماعيل كاتي خويك قراني اخوند هميشه وكو تقريبا زوربي تلاوه كاني وكو مصري كان ببيات دسي بيكر مثلا كايخوند فسبحان الله حين تمسون وحين تصبحون بطبقيك هادي ورده دنگ برزكاته واشت مقام كاني ترو اوانا عموما خوا موفقيكات الى وكي باجبو اشينا خدمت برايكي ترمان كاك دلشاد الرسول لا بازيان. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته.
باشی کاکە دڵشادیان ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکە لە لای خۆت کەسکەی بۆ ئەوەی دەنگ نایەتەوە لە تەلەفۆنەوە گوێت لە ئێمە بێت. کاکە دڵشادیان سوورەتی پیرۆزی ئەلئەنبیا بۆ جەنابەت دیاری کراوە لە ئاەتی ژمارە 101ەوە بە 105 فەرموو با گوێبیستی جەنابەت بین. بەڵێ مامۆستا بەڕێز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين سبقت لهم من الحسنى أولئك عنها مبعدون. لا يسمعون حسيسها وهم فيما اشتهت أنفسهم خالدون. لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم الذي كنتم توعدون. يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين. ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. صدق الله العظيم. صدق الله العظيم. سپاس بۆ برای بەڕێزمان کاکە دڵشاد ڕەسوڵ لە بازیان خی گەورە پاداشتی خێی باتەوە. پێش ئەوەی بچینە لای هەردوو بەڕێزان کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر مەحموود بۆ تێبینەکانیان لەسەر خوێندنەکەی کاکە دڵشاد حەز ئەکەین 5 دقیقەیەک ئەگەر بکرێ گوێبیستی دەنگی قورئان خوێنی بەناوبانگی جیهانی دکتۆر ئەحمەد نوعەینە بین کە قوتابی قورئان خوێنی بەناوبانگی جیهانیە مامۆستا مستەفا ئیسماعیل خی گەورە لێی خۆش بێت. فەرمووی. قال أراغب أنت عن آلهتي يا إبراهيم عليه الصلاة
قال أراغب أنت عن آلهتي يا إبراهيم قال أراغب أنت عن آلهتي يا إبراهيم لئن لم تنته لأرجمنك واهجرني مليا قال سلام عليك يا سلام يا سلام يا سلام يا سلام قال سلام عليك سأستغفر لك ربي إنه كان بي حفيا قال سلام عليك سأستغفر لك ربي إنه كان بي حفيا جميل جميل يا أستاذ. أحمد معينة رائحة نعناع. وأعتزلكم وما تدعون من دون الله وأدعو ربي عسى ألا أكون بدعاء ربي شقيا. الله 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 إن شاء الله. فلما اعتزلهم وما يعبدون من دون الله وهبنا له إسحاق ويعقوب. ما شاء الله دەنگی خۆشە مامۆستا ئەحمەد نوعینە پێم وابێ ساڵی پارنا پێرار لەگەڵ برای بەڕێز کاک دکتۆر بانگهێشتی کوردستانمان کردووە لە فیستیڤاڵی خاڵ لە دوو مەحفەلی جیاوازە
قورآانی پێشکەش کرد بەڕاستی قورآن خوێنێکی بەناوبانگی جیهانیە زۆربەی وڵاتانی جیهان گەڕاوە هاتە کوردستان بانگەشتەکەیەوە بەڵێ هاتوتە کوردستانیش بڵێ خی گەورە هەموو لایەک مۆفەقکە ئەچینە خزمەت جەنابی کاک دکتۆر ئیسماعیل بۆ ملاحەظاتەکانی و تێبینیەکانی لەسەر خوێندنەکەی کاک دڵشاد ڕەسوول جایەکێک لە جیاکەرەوەکانی لە خاصیەتەکانی قورآن خوێن ئەوەیە بە سەوتی تعبیر لە ماناکانی قورآن بکات وەکو ئەم قاری ئەبەڕێزی کە پێشتر خوێندی دکتۆر ئەحمەد معینە ئەوەیە یعنی تۆ بتوانین لەکوێ سەوت بەرزەکەیتەوە و لەکوێ نزمی ئەەکەیتەوە ئەوە زۆر مهمە ینی بە سەوتی خۆت تعبیر لە مانای ئاەتەکانەکەی هەر تەشبیهاتی نەبێ قسەی خۆشمان قسەی اعتیادی ئەگە کەسێک بە سەوتی بەرز قسەکە ئەڵی دیارە شتێک هەیە تووڕە بووە یان حاڵەتێک هەیە لەبەرەوە زۆر مهمە قورآن خوێن ئەو طبقاتی سەوتیانە بگۆڕێ بەپی شوێنی ئاەتەکان بەپی مانای ئاەتەکان بەنسبەت کاک دڵشادەوە لە بەسمەلەکەیە سەوتەکە وازەح نەبوو پاشان ئەوەی کە زۆر دووبارە ئەبوو زەمەنی غونەکانە ئێمە ئینشاءڵڵا هیوادارین ئەو بەڕێزانی کەسی گویان لە ئێمەیە بەڕاستی کاتێک کە تێبینەین بە برایەک بوو هەر هەمویانە تەنها بوو ئەو نییە چکەم هەڵی کە ئەم کردوێتی ئەگەرێکیش دووبارەی کاتەوە ئەویش بە هەماشەوە لەسەری حساب ئەبێ إن الذين سبقت لهم منا الحسنى سيدك حسنى أو مدى أولئك زمني أو مدى بهما شيء أم زمانانا كمونوك بيويز نبون قد قلبي وتتلقاهم الملائكة لجارية كما زمني مدك وكو بيويز نبو يومكم الذي كنتم نابي بلي كنتم نابي أغني تفخيم كي كنتم برامبر كتولي كن هستكا بيتي تشي لدوايا هستكا بيتي تاءية ياخد شوكاني أواني كوكو بيتي تاءوان يوم نطوي السماء لكاتي وكابي ضم شفتين كي كتب لي يوم نطوي وي هلا أي بيقول شي وي يوم نطوي السماء بهما شوا أقداري أو بلكاتي وتنيا لێوی کۆکاتەوە و مەخرەجی پیتی وا و بەڕاستی بریتە لە چی بریتە لە کۆکردنەوەی هەردوو لێو بۆ پێشەوە لەگەڵ جێشتنی فورجەیەک لە بینیانە زەمەنی مەدەکامە هەماشەوە کەما بەدەئنا لیا دووبارە ئابۆیەوە ئەوەی کە زۆر لەم کۆتاییەوە دووبارە بۆیەوە ئەوە بوو لە نونێکی موشەدەدا لە ئیدغامێکە لە مانای غونەکانی هیچی ئەتوانین بڵێن هەر نەیکرد إنا كنا فاعلين تنا حرفكي بمشددي ود أجينا نمايوا بخوني بيوستي نبو أمانة تبيني كان زيادة إن شاء الله وجاري داتو أقداري بيت بشتيان بخوي جورا ستوتوا به جزاك الله كاك دكتور جان جنابت دەستخۆشی و موفقیت بۆ برای بەڕێزمان کاک دڵشاد دیارە خوازای خێری باتەوە بەڵام تێبینی من لەسەر أو برا برزال آياتي صوصيدا لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة لا وستا يعني هيك بيستيكي وستاني نبو چونك أو جملة دواء أو بلين قسكي أوانا ياخد بيستكا توابيبك وستا دواء شو بداية آياتك دستي بيكر ونشاني كنفسي بشي ونداك هناسي بشي ونداك كبردوان به بۆ لە جاری دووهەمە لەسەر كنتم وەستاکەەوە دیارە وەستانێکی هەڵە بوو شوێنێکی گونجاو نەبوو بۆ وەستان کە دەستی پێکردەوە لە هەذا یومکم کەواتە هەر لە ئاەتی سەوسەدا دوو جار وەستا وەستانەکانی گونجاو نەبوون خۆی گەورە موفەقی کا و دوعای سەربەرزی بۆکە ئەجمعین تێبینەکانی بەندەش لەسەر خوێندنەکەی کاک دڵشاد خوا پاداشتی باتەوە الاستمرار على مقام واحد وعلى شكل واحد أثناء التلاوة يعني من نمبيني طبقي دني برسكاتو بحقت قرار وكداخلي جواب يعني قرار وجوابكي زور ليك ونزيك بون باشان الوكو نغمة فقط بياتي خند والرست مقامي ترم نبيني وسريك يعني وكوتم عدم مراعاة الطبقات الصوتية مراعاة نكردني طبقة كان الصوت يستوى كريتشك كاتك قرآن خوانيه كاله أعوذ بالله من الشيطان الرجيم أما الطبقة قرارة طالما أتواني بجوابيش بسم الله كبره بسم الله الرحمن الرحيم أما الطبقة كي برسترة أتوانم مثلا من بطبقة كي برسترج بيلم يا أو شخصش كأخواني أتواني بطبقة كي برسترج طالما بتدرج أما يكسر ناكره أما بتدرج وردة سركوي
تیلاوەی میسری بە تایبەتی بەوە ناسراوە کە وردە وردە سەرەکەوی بۆ طبقەکانی سەوتی تر. عموماً تیلاوەکەی خراپ نەبوو، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاء الله. ئەچین بۆ لای کۆتا بەشدار بوومان لە شاری سلێمانی کاکە ژوار تاریق. السلام عليكم ورحمة الله كاكا جوار. كاكا جوار جان سوري ياسين بو جنابت آماده كراوة لجمارة آياتي جمارة حفتا و حود بو هشتا و يك فرمو باقو بيستي جنابت بين بدنجكي خوش او شوينه من بو بخوانه روكا لسوري ياسين فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم الذي جعل لكم من الشجر الأخضر نارا فإذا أنتم منه توقدون أوليس الذي خلق السماوات والأرض بقادر على أن يخلق مثلهم بلى وهو الخلاق العليم. صدق الله العظيم. سپاس بۆ برای ئازیزمان کاکە ژوار تاریق لە شاری سلێمانی کە سوورەتی یاسینی بۆمان خوێندەوە بەدەنگی خۆش خوای گەورە پاداشخەی باتەوە. حەزم لێم جارە لە خۆتەوە دەست پێ بکەین سەرەتا لە خۆتەوە لەسەر نەغمە و زۆر باشە خوێندنەکەی ئەم جاسینە لای دکتۆر خۆشەویستان. کاکە ژوار تاریق لە شاری سلێمانی سەوتی ضعیفە بەڕاستی پێویست ئەکا بەوەی قەرارەکەی طبعاً خوێند بەڵام ویستی بچێتە جواب ئەمەی کە خوێندی یعنی وەک چۆن بڵین لەبینی قرار و جوابە هێشتا داخلی جوابیش نەبووە قەرارێکی وەک چۆن بڵی بەدەنگێکی بەرز خوێندەوە و صوتي ضعيفة زخارفي صوتي لصوتي الضعف في الصوت وعدم الاسترسال لصوته هروها شتێکی سێرم لێبینی کە بەیاتی قفڵ کرد لە
خصيم مبين عادة لدواي بيات ڕست ئەخوێنرێ خۆ لەو ئەگەریکێک ئینتیقال بکە بۆ هەر مەقامێکی تر بە شارەزایی کێشەی نییە بەڵام ئەم بە نەشاز داخلی نەهاوەند بوو کە تۆ وتت خەصیم مبین وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم دوایی وردە وردە بەرزە بیتەوە بەڵام ئەم باژوا بوو ڕستی بخوێندایە ڕست زانایان ئەڵێن مقام الرست يظهر قوة القارئ مقام الرست هێزی قارئ لەوا دەرەکات کە ئەوتی خەصیم مبین وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم ها يكسر برزه بيتو دوای توانه لێرا بوەستێ ئەوەنە اکتیفا بکە بۆ نمونە بەڕست کاڵێ ئاەتەکان کورتە ناتوانم هەموو مەقامەکان بخوێنم دوایەوە توانم بڵێ چی قل يحييها الذي أنشأها أول مرة ئەوە چێتە نەهاوەن مثلا توانە سێگا بخوێنێ مەقامەکانی تر ئەوەی کە من بینیم وهو الخلاق العليمەکەی کە کۆتایی خوێندی نەشازی سەوتی یان بڵێن خروجی سەوتی بوو کە تۆ عادة ئەوەی کە قفری بەیاتەکە کاڵێ خەصیم مبین خلاق العليمەکەی شەبێ وەکو ئەووا بێ کاڵێ فإذا هو خصيم مبين يعني وابك كخلق كجوي اللي بقول صدق الله العظيم لقل وهو الخلاق العليم صدق الله العظيم يعني بالشوازك به وكوتو أنا كببيات دسبيكي وببيات شيء يعني تلاويك جوان وأدائك جوان وشوازك الركوبيكو شتێکی جوان ئەداەکەی قەراری خوێن جوابی زۆر بە نزمییان با بڵێ مەر جواب بوو قەیناکە بەڵام هەر لە قەرارەوە نزیک بوو بەیات و نەهاوەند دخول بۆ نەهاوەند بە شێوازێکی غەیر متەزین و غەیر صەحیح چووە ناو نەهاوەندە و سێگاشی خوێند ئەوی ژەر متەزین نەبوو ئینشاء الله هیوادارم کاکە ژوار هەوڵ بدا زیاتر چکە دەنگی لە ئاستێکایە ئەتوانێ ئەگەر هەوڵ بدا ئەدای جوانتر و شتی باشتر پێشکەش بکە و مستەقبلێکی چاکیە بێ بە ئیزنی خوا و بێ بە قورئان خوێنێکی باش ئەگەر هەوڵ بدا بە ئیزنی خوای گەورە چینە خزمەت برای بەڕێزمان کە دکتۆر ئیسماعیل بۆ تێبینیە وردەکانی لەسەر کاکە ژوار بە سێ تێبینی بەعام تێبینیەکانی وردە بەڵام تێبینیەکانی کاک دکتۆر ئینشاء الله ڕوخێنەر نییە تێبینەکانی بنیاتنەرە بۆ ئەوەی کە ئەو قاریئە ئەو قورئان خوێنە ئینشاءالله بچێتەوە بەسەر تیلاوەکەی خۆیان شتێکی باشتر لە مستەقبەلا ئەداکە لەگەڵ مراعاتی کاتە ئینشاءالله چکە زۆر کەممان ماوە ئەوەی کە ئیزانین فەزلی خوای گەورەیە ئەوشی کە نایزانی و نایپێکینەوە دیارە لە نەفسی خۆمانەوەیە ئێمەش تەنها لێرە کە تەحکیمەکەین لەسەر ئەوە تەحکیمەکەی گوێمان لێتی ڕەمێ بیسەران بینەران باشتر گویان لە سەوتەکە بێوە لە ئێمە لێرە لە ستودیۆ سەوتەکە بەڕاستی سەوتی سپلێت هەیە سەوتی تر هەیە بەڕاستی جوان زۆرجار سەوتەکە ناگاتە ئێمە سێ خاڵمیە بۆ جەنابی یەکەم هەوڵ بدە ئینشاءالله ئاگای لە زەمەنی غونەکان بێت میقدار و زەمەنی الغونە باشە ئەزمەنەت الغونە پیا بچڕۆ لای مامۆسایەکی بەڕێز با زەمەنی غونەکانت پێ بڵێ بەتایبەتی لە سورعەتی خاوە کامە ڕاستە زەمەنی ئەم غونەیە ئەم نونە مشەددە ئەم میمە ئەم ئیدغامە ئەم ئیخفا زەمەنەکەی چەنە بێ دروستە لە سورعەتی خاوە چونکە ئەگۆڕێ بەڕاستی ئەمە یەکەم دووەم کاتێک کۆتاییەکان
کۆتایی پێهێنی طبقاتی سەوتی بەڕادەیەک مەگۆڕە کە لە باتیە ئەکشەنیایەک بڵێ بە نمونە قال من يحيي العظام وهي رميم نابێت باشە تێبینێکی تریش بۆ جەنابی کۆتاییەکانی با واضح بێت بسم الله الرحمن الرحيم ميمة فإذا هو خصيم مبين نونة عنا نونة بلى وهو الخلاق العليم مين بو عنا والله أقر توبة باشيني لي أواد الشيء بلى وهو الخلاق العليم عليم بو يعني عليم بو نازاني لبرو بي ئاگادار بێ کۆتاییەکان بە تایبەتی میم و نون بە ئیظهارێکی بە جوانی وەکو خۆی بیانڵێ خی گەورە مۆفەقی کات بەڵێ دەستخۆشی و مۆفەقیت بۆ برای بەڕێزمان کاک ژوار دیارە ئەم برا بەڕێزەمان حەزمکردم تێبینی بڵم دیارە یەکێک لە یاساکانی وەقفیکتداڵەوەی جاری وایە و شوێنی کە تایە وەستی گونجاوە بۆ وەستان ینی ماناکەی تەواوە بەڵام ئەوەی دوای خۆی پەیوەندی پێوێت ینی خۆی لە ڕووی ماناوە لەو شوێنە تەواوە بەڵام ئەوەی دوای پەیوەندی پێوێتی لە ڕووی ماناوە هەر بۆیە ئەبێ ئاگار لەو حاڵەتانە بێ یەکێک دیارە لە دوو ئاەتە ئەم حاڵەتی دووبارە کردەوە ئەو لەم یەڕە الئینسان ئەنا خەلەقناه من نوطفە دیارە لێرە مانای تەواوە جملەیە بەڵام فەئیذا هو خەصیم مبین جملەیەکە ڕەبتی بەو ئاەتەوە هەیە بەو بەشەی ئاەت بەڵێ بە هەمان شێوە الذي جعل لكم من الشجر الأخضر نارا بهمان شو فإذا أنتم منه توقدون فإذا أنتم ربطي بوه ديار أو كدس أو استالو شو هذا يكسر بدواي ابتدائي كذو بدواي خوي كديار أما شوازكي درسنية حالتي سهمي وقفكاني أو ليس الذي خلق السماوات والأرض بقادر ديار لسه شو نقول هم لروي إعرابه هم لروي معنا وبيودي بدواي خوي على أن يحيي أن يخلق مثلهم كواته هم شوني وستانكي گونجاو نبو هم دەست پێکردنەوەکەی لەسەر جار و مەجرور بوو گونجاو نەبوو حاڵتی چوار هەم لەسەر بەلا وەستا لە کاتێک ئاوشەی پێشخۆی شوێنی وەستان بوو یعنی توانی لەسەر أن يخلق مثلهم بوو وەستایە دواتر دەستی پێکردایەوە بەلا وهو الخلاق العليم خۆی گەورە موفقی کا و سەربەرز بێ ئینشاءالله بایەخ زیاتر بدا بە قورئان خوێندنەوەکەی دەستان خۆش بێ لیژنەی زۆر بەڕێز سپاس بۆ بەڕێستان خۆی گەورە پاداشتی خێرتان بداتەوە ئینشاءالله بۆ مێدەوەی بەشداربووان لە قۆناغەکانی داهاتووە باشتر احتیمام بە خۆیان بدەن بۆ ئەوەی باشتر بتوانن ئەدا و جوانتر بتوانن قورئان بخوێننەوە ئینشاءالله بۆ ئەوەی لیژنەی بەڕێزیش هەڵسەنگاندنێکی تەواو و عادلانەیان بۆ بکات و ئەو بەڕێزانەی کە دەچنە قۆناغی داهاتوو بێن لە نێو ئستۆدیۆوە گوێەکانمان بشۆنەوە بە قورئانی پیرۆز کە هەمیشە ئاوەدانیە بۆ دڵان پشوویەکە بۆ ڕۆحەکان هەروەها خۆشیەکە بۆ هەموو ژیان سپاس بۆ بەڕێستان بینەرانی بەڕێز و خۆشەویست هەروەها سپاس بۆ لیژنەی بەڕێز و کاک ریاضیش کە هاوکارم بوو لە پێشەشکردنی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان سپاسێکی بێپایان بۆ تەواوی بینەرانی خۆشەویست لە هەموو شوێنێکی هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان بەگشتی تا ئەڵقەی نوێی گوڵزاری ڕەمەزان سپاس بۆ کادیرە خۆشەویستەکەی پشتی کامێرا و بە دیدارتان شاد دەبین ئینشاءالله خواتان لەگەڵ